وەختتان و خێر خەڵک و کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ئێمە لە بەردەوامی دیڤیسەکەی پێشووترمانە لەسەر هەڵەبجە بۆ خاتری ئەوەی کە چارجە مۆبایلەکەمان تەواو بوو مەجبور بووین کە قەتیکەین و سەر لە نوێ دەست پێ بکەینەوە تا بتوانین ئارشیڤێکی تاریخی بۆ مبارزاتە ئومەتە کوردی کۆ بکەینەوە و تا بتوانین فێر بووین کە لە ماساتە خۆمانە کە لە تاریخێ پڕ لە هەڵدێرە خۆمانە خۆمان بڕیار بدەین، خۆمان دروستیکەین و خۆمان بنیادە ئینسانی و کۆمەلگای ئازادە خۆمانی لەسەردا بنین. دیبێتەکانە هەڵەبجە بەردەوام ئەبێت بۆ ڕۆژهای متەمادی تا ئەو کاتەی کە ئەکسەریەتە ئەم مردمەی کە قسەیان واپێ و قسەیان نەکردەگە، ئەکسەریەتە ئەم مردمە وا دیگیانە و زوانیان گۆناکە، ئەکسەریەتی ئەم مردمەی وا بەم تاریخە تێپەڕیگن و نایانزانیگە لە کوێشێ هاوار بکەن بێنەگۆ قسە بکەن. شەوانە ئایەندە خەڵکە کوردەوار ئەوەی حکایەتە هەڵەبجەی واپێ، ئەوەی داستانە هەڵەبجەی واپێ، ئەوەی هەر چەشنە دەیتایەکی سەبارەت بەم تاریخە واپێ، هەر کەسێک هەس لە هەر تەمەنێکا بووگە، مناڵ بووگە، گەورە بووگە، هەر کەسێ بەم تەمەنە تێپەڕیگە ئەتوانێت پەیوەندی بکا بە کاکدانا هەڵەبجەی، کاک کامرانە حەمەنووری و کاک تەها هەورامی تا ناوەکانتان خڕکەنەوە و لە شەوانە ئاتیە جەریان هەڵەبجە بەڕەسی بکەین، تاوتوی بکەین و ئەکسەریەتە گۆشەکانە ئەم فاجعەی گەورە لەسەر خاکە کوردەوارە بەڕەسیکەین. بۆیە بەشداری تەکتەکە ئێوە ئەوەتان وا شەرم دایگرتگە، ئەوەتان وا ساڵیانی ساڵە تاسیا گەسۆ، ئەوەتان وا لاڵ بووگە و زوانی گیریاگە، ئەوەتان وا فکر ئەکەن کە قسە نەکردنتان باشتر بووگە لە قسەکردنتان. مەجالی ئەوەسە کە ئارشیڤێک بۆ ئومەتە کوردی و بۆ سەرزەمینە کوردەوار و بۆ ڕۆڵەکانتان بەجێ بێڵن، با زامەکانتان بکۆرێتەوە، با بتوانن لە کونە زامەکانتانەوە بێنە دەرەوە، با لە بەر و بیرهێنانەوەی ژیانی کە کەوتگنە ناوی لەم لەسەر لێشێواویە دەربێن وا چون مارسڵ پرۆست لە بە شوێنگەڕانە کاتە لە دەستبووەکانە خۆیە 14 ساڵ دانیشت و ژیانە دەورانە مناڵی و گەورەیە خۆی هەڵتەکاند و کردی بە گەورەترین ڕۆمانە قەرنە 20م. ئەم دیبەیتانەیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بەردەوام ئەبێت تا بتوانێت پەردەهایەک لەسەر حەقیقەت، لەسەر پلانە نێو دەوڵەتی بۆ خەساندنە ئومەتە کوردی و بۆ لە بینبردنە ئینسانیەت و گەلە کۆمەیەک لە جنایەتکردنە بەر عەلەیه ڕۆح بەشەری، بەر عەلەیه ئەخلاق، بەر عەلەیه تەمەدونە بەشەری بەرمەڵا بکات. ئێمە خۆمان هێزین، خۆمان شینکەرە خۆمانین، خۆمان تۆڵە سێنەرەوەی خۆمانین کە نایەڵین مێژووی قێزەونی و مێژووی سەرکوت و مێژووی تاوانکاری و مێژووی جەنایەت و مێژووی تەبەحکاری لە سەرزەمینە ئێمە تکرار بوێتەوە. ئەمە نەتیجەی بەشداری ئەکسەریەتە ئێوەمانانە لە چارەنووسە گشتیمانە، لە کوردبوونمانە، لە سەرزەمینە مشتەرەکمانە، لە تاریخە مشتەرەکمانە، لە مەرگە مشتەرەکمانە، لە غوربەتە مشتەرەکمانە، لە تەنیایی مشتەرەکمانە و لە خەسیاگیە مشتەرەکمانە. دانە بە دانەی خەڵکە هەڵەبجە، دانە بە دانەی شاهدانە ئەو جەریانە و ئەو ڕووداوە، ئەوانەی حتا قسەیان بیستگە لە قەیمیەکانە خۆیان مناڵ بووگن و ئەتوانن شاهد حاڵێک بن تا بتوانن ئەم داستانانە بگەڕێنەوە، با بزانن نەچووگەکە بڕوات، با بزانن
هەر لەم ئەدیانە گەورەی ئیبراهیمیە ئەناجیل دوای مەرگە مەسیح نووسریان، ئنجیلە مەتا 70 ساڵ دوای مەرگە مەسیح نووسریا، سیرەی ئیبن هشام ئێشێ 150 ساڵ دوای مەرگە محەممەد نووسیاوێت. وەختێسی مشارەکەت بکەن، بەشداری بکەن لە مەئاساتە خۆتانە. نەریتە کوردی بۆ نەڕێوە، 7 ڕۆژانە پرسەی بۆ بگرن، چلەیان بۆ بگرن، شەو جمعەیان بۆ بگرن، بێن پرسەیەکی تارزە لە کۆراندنەوەی زامەکانتان، ئەوانەی وا مردن و ڕووین، ئەوانەی وا بەناو زیندون و بەڕۆح مردوون. ئەو ئومەتەی ئێمە وا لە هەموو میراتە خۆی بێبەش کریاگە. ئەو ئومەتەی ئێمە وا لە مێژووی لێ سڕیاگەسۆ. ئەو ئومەتی ئێمە وا شوناسی دەفن کریاگە، ئەسپەردە کریاگە و نازانی کێس. ئومەتێکە بە درێژاییە حەزارەتە بەشەری لەسەر سەرزەمینێک و ژیانی کرد و ئەمە حاڵ و وەزعی ئێمڕۆزێسی. ئەمە ئەم خەسیاگێسە کە ئێمەمانان تێکەوتگین و ئەمە ئەم چارەی شومەسە کە بە دەستە دوژمنانەوە بۆ ئێمە کریاگە بە قەدەر ئیلاهی بەسەرمانەوە و خۆیشمان تەسلیم بووگین لەم منجەڵا بە فەسادە. بۆ یاخێزە کوردەوارە سەربەخۆ داستانە هەڵەبجە و متقاعبە ئەو ئەنفال و متقاعبە ئەو بارزان و تەمامە اتفاقاتێک کە لەم سەرزەمینە لە تەیە تاریخی معاسرە ئەخیر لە تەیە 100 ساڵە گوزەشتە کریاگە سەر لە نوێ ئەیان کۆرێنێتەوە، شاهدانە تاریخیان بۆ کۆ ئەکاتۆ و تەمام ئەم چیرۆکە لە لای ئێوە پەرش و بڵاوە. ئێمە ئیمکاناتێکمان هەست کە ئیستە یەکتری بناسین، کە ئیستە دەنگەکانمان یەک بگرێت، ئەقڵەکانمان یەک بگرێت، چیرۆکەکانمان یەک بگرێت تا ئێمە بزانین بۆ وا پەراکەندە بووین، تا ئێمە بزانین بۆ وا لاڵ بووین، تا ئێمە با بزانین بۆ نەمانتوانین لە دەردەکانمانە، لە زامەکانمانە لە دایک بووین و بێنە دەرەوە، بۆ زامەکانە ئێمە زوانیان نەکردو، بۆ ئێمە بەم هەڵدێرە بریاین. کامرانە هەڵەبجەی ئەگەر تەشریفتان هەست لطفەن داوای کامەرا بکەن کە بتوانم وەرتانگرم و ئەدامەی دیڤیتەکەی ئەم شەو بدەین. کامەران وەختت بخێر. دووبارە سڵاو کاک پەیمانجان، شەو باش. مامدوو نەبی. کامەران هەر وەکو لە پێشەکیەکە وتم ئەم دیڤیتانەی هەڵەبجە بەردەوامە بێ، هەر وەکو ئاگادار بووی ئەم شەو من مەجالم نەدا کاکتاها هەمووی قسەکانی بکات. کاکە ڕێبوار کانێکشنەکەی خراپ بوو نەیتوانی. چەند نەفەر لە خەڵکە شارە هەڵەبجە لەگەڵ بنا تەماسیان گرت. دانە بە دانەی ئەوانە دەبێ بەشدار بن. بۆیە من بانگەوازم کرد. ئەکسەریەتە ئەم خەڵکە ئێمە دەبێ پەیوەندی بگرن بە جەنابەت، بە کاکدانا و کاکتاهای هەورامی. هەر کامتان و چیرۆ کە ئەم فاجعە ئێشێ لە زەوایای مختلف و بەحسکەن. ئێمە ئەمشەو کلیەتە ڕەوایەتەکە لەبەر خاتری ئەوەی پێشچاوە خەڵکی بکرێتەوە. فرە کەسێک دەیتای واپێ بەڵام نازانێ بە چ کەڵکێگەخوا. ڕەوایەتێک کە ئێمە ئەمشەو تەحلیلی ئەەکەین، یارمەتی پێ ئەدات تا بتوانێ بەڵگە کۆکاتەوە لەسەر ئەم ڕەوایەتەی کە ئێمە خەریکین بەحسی ئەەکەین، تا بتوانێت ئەم دی و ئەو دیوی مێشکی بکات و بتوانێت بە یارمەتی حافزەی و بیری بێتەوە چی چاو پێکەوتکەوە یەک زمانێ فکریەکەت بە دەرد ناخوا وەلی ئەمڕۆ ئەفەهمێ بە دەردەخوا. وەکو دیمەنی پیرەژنەکان وا کاکدانە تاهای هەورامی بە دروستی دەسی بۆ برد. پیرەژنەکان وا بەجیان هێشتن لەبەر دەرماڵەکانە. وەکو دیمەنی مناڵەکان وا لە ژێر قاچی خەڵکی ترسیاگا خنکان و مردن و شێریان. تەوەجۆکەی من بە جەنابی شت هەرە و کارەم کرد. ئەمشەو مەجالم نەدا هەمووی داستانەکەت هەڵڕێژی. ئێوە ئێشێ بزانن ئەم داستانە شتێک نییە بە ساعەتی تەواو بێت. داستانی یەک عمر فاجعە و عەزاب، داستانی یەک عمر زام و ڕەنج، داستانێک نییە بە 2 دقیقە و 3 دقیقە و 3 ساعات و 4 ساعت تەواو بێت. ئەم خەڵکی ئێمە لەم سەرزەمینە
هەر کامیان بگەڕێی تراژێدیایەکی گەورەی واپێ، حملەتێکی واپێ، ئەنتیگۆنەیەکی واپێ. هەر کامیان بگەڕێی کتابێکە لە براکانە کارامەزۆف، هەر کامیان بگەڕێیت ڕۆمانێکی جەنگ و سڵحە، بەڵام کەس نییە دایان تەکێنێت، بەڵام زوانیان نەهاتە بۆ. ئەوسا کاورا ئەمرد ئەی و شینکەرە خاسی نەبوو، کەنیشکی نەبوو، مردک فرەس و شینکەر نییە، مردمە ئێمە شینکەری نەبوو. لەذا ئێشێ مردم ئیستە بکەوێتە شینەخۆی، مردم ئێشێ ئیستە بزانێت دوژمنەکانی کێ بوون، تەعقیبی کە بزانێ ئەولەوێتەکانی چی بوون. بۆیە ئێوەمانان ئێشێ ئەم داستانە ئێدامەدار لە ناو زەهنتانە لەو ڕۆژەی دەستی پێکرد بەرەو کوێچ و چ اتفاقاتێکەوت. من خەریکم یارمەتی زەهنە ئێمە ئەەکەم و خۆمان ئەەکەم تا بکەوینە سەر خەتێک. بزانە تۆ لە هەر تحقیقێکی علمیە فەرزیات و پێشفەرزە نەبێ ناتوانی دەیتای بۆ کۆکەی تۆ بە نەتیجەیە بکەیت. ئەم خەڵکی ئێمە کۆمەڵی ڕووداوی چاو پێکەوتگە ناتوانێت کۆی کاتۆ بیلا لە قەیەکتری. بۆیە پێی وایە ڕووداوەکان کە دیگەسی بە کەڵک نایە. هەر ئەم شەو کاک عەباس خەڵکی هەڵەبجە تەماسی لەگەڵ مناگروتی بوون گەرەکمە بەشداری بکەم و قسە بکەم. بۆ چون کەسێکی وەکو کاک عەباس و ئەمسالی وەکو کاک عەباس کە ئیستە گوێی لە دەنگمانەوە لە دیبەیتەکە دانیشتگە تازە ئەفەهمێ ئێشێ چی باس بکات، چی دیگە و بە چه کەڵکێک دێت. بۆیە کاک کامەران جنابەت فەرمو و فەرمایشەکانت بکەوە بەرەبەرە بڕۆینە ناوی دیبێتەکە. دەست خۆشکاک پەیمانجان، دووبارە سڵاو ڕێز بۆ هەموو ئەو خۆشەویستانی کە تایسا دانیشتون بە دیارمانەوە چاویان ماچەکەم. سڵاو ڕێزمێ بۆ رەمویان. زۆر سپاس بۆ ئەو برادرانش کە لە کۆمنتە هەنێ ملاحەزاتی خوانیان نووسیوە، هەنێ شتیان بە بیری منی شوێنایەوە. کاک پەیمان منەمەوێ ئەوە بڵێم، من لەو کاتێک کە ئەو کاری سێ ڕوویاوە ئەو حادسێ ڕوویاوە جەنراڵی عەسکەری نەبووم تا من هەموو شتەکانم بینی بێ و هەموو شتەکانم تەماشا کرده بێ و جەنراڵێک نەبووم مەسئولیاتیشی گەورەم هەبوو بێ و هەموو شتەکانیان بۆ جێڕامەوە. من ئەوەی کە ئەیڵێم بەس خۆم بینیومە لەگەڵ چەند برادێکە کە پێکەوە بووین. تر ئەوە نییە مەسا شتێکە من بڵێم کابراڵێ وەڵا ئەوە وایەیان ئەوە وانە بۆ من هیچ مانایەک ناگەێنێ. بەڕاستی کاک کامەران هەڵبجێ با من نوکتەیەک خدمەتە جنابت بێژم. بڵێ لە هەموو جێگەیەکی ئەم دنیا کە دادگایەک دائنێن قازی شتێک ئێژێ، مدعی العموم شتێک ئێژێ، شاهید بانگ ئەکەن بۆ ئیدعایەک مدعی العموم ئەیکا. بزانە تۆ سوێن دەخۆی ڕاست بێژی بێجگە لە ڕاستی هیچێ نێژیت تەوەجۆ ئەەکەی و تەمامە ڕاستی بێژیت. ئەوەی کە من لە تۆ تەوەقعی یەکەم ئەوەسە کە تۆ بە چاوە خۆت دیکتە تەحلیل من ئەیکەم، من تەحلیلەکەکەم. ئەگەر ئەم دادگای وجدان ئێمەس، ئەگەر ئەمە پرسەی وجدان خۆمانە بۆ خۆمان تەحلیلەکە من ئەیکەم. بۆیە ئەمشەو من هەر بەرم پێتان گرت. تۆ شایەت حاڵی نەپێی ئزافە ئەەکەی نەلێ کەمەکەی تۆ دقیق ئەمە بۆ تاریخ ئەمێنێت تۆ با ئێمە نەوین بە کڵاو بەردارەکانە حکوومەتی وا بۆ خۆیان ئەخونجێنن تاریخێ. ئێمە تاریخێ دائنین کە جوابە پرسیارەکانە مناڵەکانمان بێ وەختێ ئێژێت tell me why، بۆ پێم بێژە بۆ تا بتوانین جواوی بدەینەوە. پس هەر کەسێک کە ئەمشەو بەشدارە شاروەندە عادی وگە عەرەبانە چیوگە هەڵهاتگە مناڵوگە لە باوکی بیستیەسیشە بەشداری تیا بکات لە هەر زاویەیەکۆ کە ئەتوانێت قسە بکات، لە هەر زاویەکۆ کە دیگەسی بێژێتی و ئێشە ئینسانە سادەقێکوێت و ئێشە ئینسانە حەقیقیەکوێت. تەوەجۆت کرد بۆیە کاکە تۆ خۆت مشەوەش مەکە، تۆ گزارش خۆت بە تەحلیل سیاسی کارە منە، من پازڵەکان نەچەسپێن مەقەیەکتری جوانە پێم خۆشە حکومەکانیش خەڵک ئەیبیسێ و خەڵک ئەیدا. بەڵێ تەوەجۆت کرد. بەڵێ کاک پەیمان لە کاتی وتم کە گەڕامەوە لە لای کاک دانا و کاک بەرزانەوە بەرەو گەڕەشی خۆمانە چوینە ماڵی مامۆستا حەماعەلی کەریمۆبەری، کاگوریا لە سەربان بوو لەگەڵمانە کە تەماشای بە دوربین تەماشای کۆپتەرەکانی کرد، سازانی قسەکەن. کاگوریا ڕادیۆیەکی پێ بوو، ئیسا بیرم کەوتەوە کاگوریا ڕادیۆیەکی پێ بوو، قەناتێکی وەرگرتە بوو، ئەو قەناتەکە وەریگرتە بوو جفرە بوو بە جیهازی ڕاکاڵ قسەیانە کرد لە بەینیەکە، گوێی لێ بووە و جۆم لێ بووە، هەتا سەدامیش قسەی کردووە.
ئەو قسەکردنی سەدام من دوایی لە سلێمانی بیستم، لە سلێمانیش بە ڕادیۆکەیان کە کردبووی جویان لێبوو بوو. قاید فەیلەقی هەڵەبجە سەدام حوسێن بە ئەو جیازە قسەی لەگەڵا کردبوو، پێی وتبوو ها ئیبنی قواتەکانمان گەشتوونەتە کوێ لە کوێن، ئەویش هەر بەم نەسە پێی وتبوو قواتەکانمان لە ناوگەڵی حەلەی کچدایە. سەدام کچێکی بچووکی هەبوو ناوی حەلە بوو، کچە بچووکەکەی. قاید فەیلەقەکە پێی وتبوو قواتەکەمان لە ناوگەڵی حەلەی کچدایە و تەلەفۆنەکەی بەسەرا داخست بوو. لە تەلەڤیزیۆن لە سلێمانی کە پیشانیە ئەو لەقتەیە کە سەدام تەلەفۆنەکەی بەدەستەوە قسەکە، من بە چاوی خۆم بینیم ئەو لەقتەیە کە تەلەفۆنەکەی بەدەستەوە بوو، سەدام بە جەوی زۆر خۆش بوو قسەیە کرد کە ئەو قسەی پێوت بوو. سەدام دەموچاوی زەرد هەڵگەڕا. دوای ئەوە سێ ئەرزانیا لە هەڵەبجە. ئەڵبەتە ببەخشە من ئەمە ناتوانم قبول کەم، چون ئەمە تەخمینە ئێوەس. من ناتوانم قبول کەم قائدێکی عسکەری ئەوەنە جورئەتی کردووێ بە سەدام حوسێن و توێتی لە فڵانە شتە کەنیشکەکەتە لە کاتێکا ژن و ماڵ و مناڵی لەژێر دەسی بووێت. بەڵێ بەڵام ئەو قاعدە ئەوە بوو کە بە کۆپتەرەکە بردیان چوو خۆی تەسلیمی ئێران کرد. بازم من ناتوانم شاهدە ئەمە بدەم. من گەرەکمە ئەوانەی کە خۆت ئەیزانیمە ڕۆسەرە حەدسیات تۆ قسەکانە خۆت لە ژوورەکان ئەیزانن، ئەوانیش خەڵکی زۆری ئەو حەدەسە باسکراوە ئەیزانن. بەشە بزانێ و حەدەسە کردگێسی کاک پەیمانمە ڕاستە جوانە. من تا ئەوێ کە ڕۆژی چواردەی مانگ دوای نیوەڕۆ چوون بۆ ماڵی باوکم ناو بازاڕ ئەتیادی بوو و چوومەوە بۆ ماڵی ڕەفیقێکم لە لای ماڵەکەی خۆمە، ناوی کاک هاوڕێ مامۆستا هاوڕێ عوسمانی حەمدی. بزانە کاک من معزەرەت مثل مامۆستا هاوڕێ بیگرە تا من تەوزیحی بدەم بۆ ئەمە نەچووە ئەقڵم، با تەوزیح بەم لەوانەیە خەڵکیش بێژێم قسەیە بۆ کرد. بەڵێ بزانە ئەم کاورا کە ڕئیسە قواتە سەدام حوسێن بووگە لە هەڵەبجە ئێشێ بەدەست سەدام حوسێن و تووڕە بووێت، یعنی سەدام حوسێن لۆجستیکی بۆ نەهەناردوێت یا شێعە بووێت هەر لە سەدام حوسێن قینی هاتوێت. تەوەجۆکەی ئۆکەی ئەگەر هەر کام لەمانە بوو بێت ئەم ئاغا ئەیتوانی خەیرێ بەرتر لەمە ئەسڵەن گشتی تەقدیمە ئێران کاوە بڕاتە ئێران، ئەم کارێ نەکردووە. خۆ کابرا ئەگەر ئەزانێ سەعید ڕئیس دەستوری پێداگە و فەرماندەی کل قواس و ئێشێ بکێشێتە دوا جورئەتە واناکە تۆهینەوە بکە بە سەدام حوسێن و ئەکێشێتە دوا و پێی وایە کە ئەوان ئاقڵانەتر ڕەفتارەکەن و ئیتر پرسیار ناکە. تەوەجۆت کرد. پس لەگرایشێ تۆ بزانانی ئەگەرم ئاغا حسی ناسیۆنالیستی بە خاکە عێراق وایە تا ئاخرین فیشەکتە کە ئەرتەشە ئێرانیا شەڕیە کرد، پس نەیکردگە، پس نەکوژیا، پس خۆی تەسلیم کرد. پس ئێمە نەتیجە ئەگرینەم ئاغایشە شیعەوێت دێ ئەگەر شیعەوێ مەشتیان زووتر خۆی تەسلیمە ئێران کردایە. نازم تەوەجۆ ئەفەرمووی نەزانم ئەم قسە قبول ناکەم، ئەم قسە شایعاتە دەوڵەتە ئێرانی و شایعاتە پارتی و یەکشێتی و سۆشیالیست و ئیسلامیەکانە. بۆیە من ئەم تەوزیحمەدا لەبەرەوەی خەڵک نێژی هەروە لە خۆی وە خەریکی قساکەین ئەقڵ ئێمە ئەمە ناگرێ مەگەر ئەوەی کە سەنەدە هاوردنەکەی بێژن. بەڵێ ئێدامە فەرموو. بڵێ لە ماڵی من چوومە ماڵەکەی خۆم، لە ماڵەکەی خۆم و چوومە ماڵی کاکاوڕێ، چکە ڕەفیق بوون دایمە پێکەوە بووین لەگەڵەویشە. لە ماڵی کاکاوڕێ بووین، دانیش بووین قسەمانە کرد. وەختی نانی نیوەڕۆ بوو 5-6 سرب ڕاجیمە ئاوا 30-40 دانەی دای بە گەڕەکی سەرا ڕامان کرد بۆ ژێرزەمینی ماڵی کاک سەلاحبەک، ماڵی کاکشاوی سەلاحبەک. لە ژێرزەمینی ماڵی ئەوانە بپڕ بوو لە ژن و مناڵی گەڕەکەکە. هاتین قەسبەکە تەواو بوو، هاتینەوە بۆ ماڵەوە بۆ ناخواردن. کە هاتینەوە ماڵی کاکاوڕێ بۆ ناخواردن، تەقە لە دەرگا درا ئیسمەت خان داژی کاگەڕێ ناوێ ئیسمەت خان بوو، بە ڕەحمەت بێ عەمری خوای کرد. من چوومە دەرەوە، کە چوومە دەرەوە سێ یەکەم خێزانەکەمە کە هەفتەیە پێشەوە لەگەڵ کوڕەکەمان ماڵەکەمان ناردبووم بۆ سلێمانی، لەگەڵ دایکە چوو بوون بۆ سلێمانی. وتم ئەوە چی هێناویتە تۆ بۆ ئێرە؟ وتی وەڵا دایکشم لەگەڵایە، دایکی نەیەتوانی زۆر بڕا بەبێ و دایکشم لەگەڵایە، دایکیشی هاو کچەکەیان لێوێ بەجێما بوو ژن خوشکەکەم. وتم لە ماڵی دراوسێکەتانە چوین بە شوێنە هێنامان بۆ ئەوێ لەگەڵ خۆمانە. وتیان ئەو ساک تەکسیە کە ئێمە لە سەی سایقۆی هێناوە، وتێتی سەعاتێکی تر وەرنە نەقلیاتەکەی سلێمانی ئەتان بەبەوە بۆ سلێمانی. ئەو سایقە هاتبوو ئەو ساک تەکسێ ئیشێکی هەبوو بە دوای کە سوکاری هاتۆ چۆن هاتووە، وتبوو یەمەوە بە شوێنتانە. بە منیان وتیان بڕۆ بۆ لای نەقلیاتەکە بۆ سە ئەو تەکسێت ئەیبینی.
منیش کە چوون بۆ لا نەخلاتی سلێمانی لە بەردەم دوکانی کاک شەریفی نانەوە بووم دەستی کردەوە بە قەسفکردن قەسفەکە زۆر بە خەسی کرا جاریان ئێران یا عێراق قەسفی ئێران بوو قەسفی ئێران عێراق قەسفی تۆپ قەسفی تۆپی ئێران تۆپەکە ئەیدا لە ناوی شاری هەڵەبجە لە ناو شاری هەڵەبجە بەدیان بۆ ئەیدا لە ناو شاری هەڵەبجە بۆ لەشکری تیا بوو نان ئیتر ئێران وا هات ئەو قەسفی معسکەرەکانی کرد لە پێشا دوای دەستی کرد بە قەسفی ناو شاری هەڵەبجە ئێستا تیارێ عێراقی نەهاتووە لە هەڵەبجە عێراق ئێشتا لی نەیابوو دقەیە کەواتە تۆپەکانی ئێرانیش خەڵکی کوشتووە تۆپەکانی ئێران خەڵکیشی زۆری کوشتووە برادری خۆمان هەیە لە قەسفی ئەو قەسفانە تۆپەکانی ئێرانە پێشتی بیاکە شەهید بووە مناڵێکی هەورامی لە گەڕەشی ئێمە شەهید بوو لە لای مەکتەبی ئەحمەد موختار جافا هێنانەوە بۆ گەڕەشی خۆمان لە مزگەوتی غەزالی باوکم و کاعومەری خاوەر و مامەسا مەلاکەریم چوون ناشتیان لە مزگەوتی غەزالی ناشتیان و هاتنەوە باوکم حتا مستەفای ئیبراهیم جوێی لێمە ئیساکە قسەکەم باوکم بە مستەفای ئیبراهیمی دوتی ڕۆڵە بڕۆ بە شوێن کا ئیسماعیلی حاجی علی شینا بە ڕەحمەت بێ حەفارەی هەبوو وتی پێی بڵێ بابێت ئالەم حەوشەی حاین بەگا 40-50 چاڵ هەڵکەنێ بۆ ئەگەر مردین یەکێ بمان شارێتەوە مستەفای ئیبراهیم وتی بابە بەخمان چێ بەسەرەوە هیچ نابێ و چێوانە بەجێمانێش وەڵحاڵ کە قەسفەکە زۆری کرد لە نانەوەخانەکە بووم خۆم کرد بە ژێر زەمینەکەی ماڵی دوکانەکانی بە ڕەحمەت بێ قادر کۆکۆیی کە چوومە ناو ژێر زەمینەکەەوە کاک سەعدونم بینی کاک سەعدون پیاوێکی ناوداری هەڵەبجەیە کاک سەعدونی عەلی لەگەڵ کاک عەباسی برایە حتا تەوقەشم لەگەڵا کرد وتی چیەکی کامەرە لێراوت وەڵا هاتووم تەکسیەک بە حساب بێت خەسووم و ماڵەوە وتوانێت بەشە گۆرەوتی ڕۆڵە تەکسی چی وشتی چی بڕۆ ڕاکەرەوە بۆ ماڵەوە تەکسی چۆنیەتەوە بە شوێتدا خۆم گەیانەوە ماڵەوە کە خۆم گەیانەوە ماڵەوە خێزانەکەم زۆری کرد لە کاک عوسمان حەمدی بە ڕەحمەت بە باوکی هاوڕێ وتی کاک عوسمان سیارە پێ با بڕۆین بۆ سلێمانی پردی زەڵم نەتەقیوەتەوە خەڵک دیعایان کەوتیان پردەکەی زەڵم تەقیوەتەوە وتی پردەکە نەتەقێتەوە ئێمە ئێستاوە تۆزێکە بەسەر پردەکە هاتووی ڕۆشتین قەناعەتمان پێکردن کاک عوسمان و هاوڕێ دایکی و براکانی نەهاتن لەگەڵمانە براکانی هاوڕێ دوو برا سێ برای مایەوە دادا عیسمەت و ڕێبواری برای و شارای برای و بە ڕەحمەت بە شارە ژەندی خۆی کرد لەگەڵ سامانە مانەوە ئەوان ئێمە هاتین من چوون بە شوێن کچێکی پورمە وتبا ئەویش بەری لەگەڵ خۆمانە ئێمە هاتین بە نزیکی 10 سەعات گەشتی لە سلێمانی لە هەڵەبجە کە دەرچوین دەبابەکانی عێراق لە ناوبازاڕی هەڵەبجا بوون بەجێمان بوون لەسەر جادەی عامی هەڵەبجە لای دوکانەکانی کاکە حەمەی سافەوە هەتا لای حەریقەکە دەبابە و سیارەی زیلی عەسکەری بەجێمان بوون کە دەرچوین لە لای حەریقەکە قەسفێکی زۆر دەستی پێکردەوە بۆ لای حەریقەکەەوە هاوڕێ پیانە لێ قوڕی حتا دووجێلە لە دووجێلە پێچمان کردەوە بەرەو لامەرکەزی تقریبا لە 12 سیارەمان بینی تۆپ لێ یابوون کاکەمان زۆربەی خەڵکی هەڵەبجە کە شەهید بوو بۆ تۆپانەی ئێران لەوێ شەهید بوو لەسەر پردی زەڵم و پێش پردی زەڵم ماڵی بە ڕەحمەت بە کاک عەلی وەساقار شەماڵ و شاهۆوان هەمویان لێوێ شەهید بوو جا هەر بۆ بەلاحەزە بە دایکمیان وتبوو کامەران لەوێ تۆپ لێ کاک کامەران ئەمە مشەخەس بکەرەوە بە شاهدی عینی جەنابەت هاوکات کە تۆپیش ئەدرێ لە شارە هەڵەبجە دەوروبەری هەڵەبجەیش ئەکوترێت دەوروبەری هەڵەبجە یعنی تەرکیز لەسەر جادەکانیش هەست یعنی تۆپەکان جادە ڕئیسیەکان ئەکوتن تەرکیزی تەواو لەسەر جادەی زەڵم بوو پردەکەی زەڵم ئەو زۆر مهمە ئەو تیکە خەریکێژی زۆر بۆ کاک پەیمان پردەکەی زەڵم لەبەر ئەوەی منفەسی دەرچوونی خەڵک لەسەر ئەو پردەی زەڵمەوە بوو بۆ درستە بۆیە گزارشەکە لەگرا فرە مهمە کە تۆ ئەیدەی وەختی باسی قەسفی خەسی شاری هەڵەبجە ئەەکەی ئێشێ بێژی قەسفەکەش تەواوی دەوروبەری هەڵەبجەی گرتبوو و بە تایبەتی تەرکیزیان کردبووە سەر جادە ڕئیسیەکان کار لا حەریقەکەەوە هەتا پردی زەڵم بەس کاتێککە ئێمە گەشتی لە حەریقەکە قەسفی ئەکرد تقریبا قواتی ئێرانی بە چاو نەبییران لە دوورەوە دیار بوون کە قواتی ئێرانی لە لای بەکراوە و ناوەوە هاتبوون بەرەو هەڵەبجە هاتن قواتە ئێرانی فقط بە جیب هاتبوون لەشکرە زرەهیان تەکانە بوو لەشکرە زرەهی زانی چییە منزورم دەبابە و مدەڕ ئەو ئەوانە پیان نەخێر هەر بە ئاعتیادی هاتبوون دوایی لە کاتێکە کە کیمیاوەکە لێ یابوو ئەوان هاتبوون هەنێ سیلاحیان پێ بوو زدی کیمیاوی مەسەن شتێکیان داناوە دووکەڵێکەکە بۆی کیمیاوەکە تەسیری کیمیاوەکە دەهێڵێ ئەویان هێنابوو لەگە خۆیان ئێرانیەکان ئەویان هێنابوو خەڵک بینیوێتی بەڵێ
والحاصل دووری نەخەمەوە لە پردی زەڵما ئێمە تای سیارەکەمان پەنچەر بوو هەر لەو جوی پردەکەی زەڵ بوو لە شوێنە خەتەرەکە کاک عوسمان دابەزی بە ڕەحمەت بێ بە هاوڕێ دوتی تایەکە بگۆڕە هاوڕێ بە 5 دقە تایەکەی گۆڕی ئەوەنە بە سەریعی گۆڕی چکە قەسف بوو دەرچوین گەشتینە سێ ساعت پێش سێ ساعت هەم دیسان پەنچەر بووین ئێدەمە تایەکی سپێرمان پێ بوو خستێ ژێری سپێرەکە ئەوی تر پەنچەر بوو تایەک ترمان پەنچەر بوو تر پەکمان کەوت دانیشی من و هاوڕێ چوین بۆ سێ سایق لە سێ سایق ئاعتیادی بوو دوکان و بازار ڕبوو خەڵک لەناو بازار ڕبوو ئەیانزانی کە لە هەڵەبجە قەسفوشتە و ئێران هجومی بۆ کردو بەس خەرشی سێ سایق هەر دانیشتو بوون سێ سایق 20 کیلومتر تا هەڵەبجە گەشت بەڵێ لەوێ تایەکەمان چاکە نزیکی سەعات و نیوەکمان پێچوو تا گەشتینەوە لای سیارەکەی خۆمان کە گەشتینەوە لای سیارەکەی خۆمان سەرکەوتین و ڕۆشتین والحاصل نزیکی 6 ساعت زیاتر با پێچوو بێسە یەک دانە تۆپ نەیەدا لە سەی سایق نەخێر تۆ بۆ سێ سایق ناو هەموو تەرکیزی شتەکە لەسەر پردی زەڵم و ئیتر لە خوورماڵ و پردی زەڵمەوە بۆ خوارەوە هەتا پێچەکەی قافەریش پێچەکەی قافەریش تا ئەوێش قەسفیە کرد خەڵکیشی زۆر کوژرا بوو ئەمە ڕۆژی چەند بوو ئەمە ڕۆژی چواردە بوو یا ڕۆژی چواردەی مانگ دوای نیوەڕۆ ئێمە چواردەی سێ هەشتا دوای نیوەڕۆ کە دەرچووی شەو گەشتینە سلێمانی کە شەو گەشتینە سلێمانی من لەگەڵ خێزانەکەم و داچیا چووینە ماڵی خاڵی لە ماڵی خاڵی بووین لە گەڕەکی ڕزگاری جۆمان لێ بوو کۆپتەر ئەڕۆی شەو کۆپتەری عێراقی بەسەر سلێمانیە ئەڕۆشتن بەرەو تانجەرۆ بەرەو هەڵەبجە ڕۆژ بوویە من وتم ئەچمەوە بۆ هەڵەبجە وتیان با بە دانیشە بۆ چۆچی بۆ هەڵەبجە بزانین چییە بێ و چۆنە بێ و کەی ئەوە چێ و کەی ناوەچێ وتم کاکە من ڕۆمە بۆ هەڵەبجە چوو بۆ نەقلاتی سلێمانی پڕ بوو لە خەڵک وتیان وەڵا ڕێگای هەڵەبجە پردەکەی زەڵمیان تەقانوتەوە و کەس ناتوانێت بڕوا بۆ هەڵەبجە ئیتر ئێمە نزیشی کاک پەیمان تا هەفتەیەک لەگەڵ دووسێ کوڕی پور بوو خاڵمە هەموو ڕۆژە لە بەیانیوە ئەچوونە نەقلاتی هەڵەبجە لە سلێمانی هەتا ئێوارە بۆی بزانین کێیەت بیبینین ئەوانەی کە لە هەڵەبجەوە هەبوو بە پێ هەبوو لە ئاوی کاکە کامەران بێسە لەگرات بۆ خاترەوەی شایدیەکە درۆ لە ئاو دەرمێ ڕقەمەکان دروست پێژە تۆ خەریکی باسی ڕۆژی چواردە ئەەکەی کاڕۆیتە سلێمانی بڵێ لە پێشووتر و لە فەرمایشاتێک کە کردە گزارشەدا وتت جنابەت ڕۆژی 16 و بەر لە 16 لە شارە هەڵەبجا بووگی بەڵام ئێستا ئێژی من 16 لە هەڵەبجا نەبووم کاک پەیمان من نەموت تۆ 16 لە هەڵەبجا بووم من کە ئەوەسە با ئێمە ئشتبا حاڵی نەوین چون جنابەت بەحسە عەبابەیلێت کرد و بەحسە باوکت مەرحومە باوکت کرد و ئەمانە بەحسە ئەوانەتە کرد ئەمانە هینی ڕۆژی چواردەن گشتی ئەوە هینی 16 نییە ڕۆژی 13 و چواردە ئەو دوو ڕۆژە بەڵێ مەمنونم کە پشتڕاست دوایی باسی ئەەکەم کە من چۆن لە سلێمانیەوە بە پێ بە قاچاق چوون بۆ ناوزەنگ و بۆ سەردەشت و بۆ سەقز و بۆ ئۆردوگای سەقوت چوون دایکموارم دۆزیەوە دوای حادیسەکە بەڵێ تێگەین کە لە نەقلیات بوونیتر هەر خەڵکە هات و ئەمان بینی ناسراومانیان هەڵەبجە تەواو جادەی زەڵم تەقیوە خەڵک بە پێهاتەوە خەڵک بەواتەوە تا ڕۆژی 16 مان ڕۆژی 15 مان عەفوو کە چوینەوە بۆ ماڵۆنانی نیوەڕۆمانە خوارد ڕادیۆی ئێرانمان بەدایم کردبوویەوە ڕادیۆکەی ئێرانە نەشیدی لیا و سرودی لیا هیچ جەنگوەمانە لە پڕوتی شاری هەڵەبجە ئازاد بوو حەرەرە مەدینەت حەلەبجە شاری حەلەبجە ئازاد شد شاری هەڵەبجە ئازاد بە 3 زمان بە فارسی و بە عەرەبی و بە کوردی ئیتر لە ماڵی مامە من لە ماڵی مامە حەمەما من یەک دقیقە بێ سەبام ئازاد بوونە تەوزیح بدەم بزانن دوژمنانە دنیای ئەمڕۆ فێر بووگن لە کەلەماتێک کە لە ناوی وجودە ئینسانە کینە و بغز دروست ئەکات کەڵک وەرنەگرن مەسەڵەن تورکیا حملە کاتە ئەفرین ئەمەلیاتە نظامیە ئینسان کوژیە خۆی ناو ئەنێت چڵە زەیتون دەوڵەتە ئێران نایژێت شارە هەڵەبجەمان ئیشغاڵ کرد ئێژێ شارە هەڵەبجەمان ئازاد کرد ئێمە نیروی ئازادی بەخشین هەروە یاوەتە متحدەی ئەمریکا وەختی هات عێراقی گروتی عێراقمان ئازاد کرد تەوجۆکەن ئێوە ئیشێ هەواستان بێ بزانن ئەم کەلەماتە بارە معنایی هەست تا تۆ لەگەڵ لەشکرە ئێرانە تەعاملات داگیرکەر نەکەی نێژی ئیشغاڵی کرد و تەپماندا سەرتان و ئێوەمان گرت بەڵێ بەخیرەتە خەڵکەکە بەر نەخوا
بەڵێ ئازادی کرد بەڵێ کەوایوت ڕادیۆکە کەوایوت ئەوانەی کە لە ماڵی ماما بووین لە مەتبەخەکان لە مۆباخەکانە دانیشتە بووین هەمویان لە ژیان ناماون بێجگە کوڕی مامێکم کە دوای من خنکا لە ئاوی دوکانە بوو بە شین و شەپۆر لە ماڵی مامەما بوو بە شین و شەپۆر کچەکانی مامەم هەموو کەوت نەقژڕینەوە کە ئیترەوە هەڵەبجە کەوتی هەڵەبجە ئازاد بیانێ هەمومانەمانزانی کە هەڵەبجە ئاڵێ ئازاد بووی تر کەسی تیان نامێنێ سەدام هەمووی تەختەکە بۆ ڕۆژی 16 کیمیاوی لیاوە چێ کوژراوە چێ نەکوژراوە ئێمە ئاگامان لە هیچ نەبوو ئەوەی کە خەڵکی هەڵەبجێ لە سلێمانیا بووە کەس نەیزانیوە چی کوژراوە چی ماوە هەڵەبجە چی بەسەراتوە هەر ئەیان و ڕێگانیە لە 16 سێوە تا 15 مانجێ بکات من هەموو ڕۆژە لە نەقلاتی سلێمانیا بوو هەموو ڕۆژێ قاچاقچێکمان دۆزیەوە کە لە ڕێگای سوورەدیەوە بمان با بۆ ئێران ئیتر کاک پەیمانەوە بیرم نەچێ پێشەوەی کە من بڕۆم بۆ ئێران ناسراوێکمان هاتەوە خەبەری باوکم هێنا کە باوکم شەهید بووە بە تەنیا باوکم بەس من بۆ باوکدانا بەڵێ بەڕەحمەت بێ من بەر لەوەی کە بگەیتە ئەوەی کە بڕۆی بۆ ئێران من گەرەکمە بە عنوان شاهد عینی لە شارە سلێمانیا هێشتم بۆ بەحسکەی بەڵێ ئایا تۆ تەحڕکاتە لەشکرە عێراقیت لە شارە سلێمانیا دی جێیشی گەورەی هاورد ئەمە یەک لەشکرە مکانیزەی هاورد ئەمە دوو تۆ هەواپەیمات ئەدی دوای قەسفەکەی 16 سێ کە بۆم شیمیایی تماشا کە تۆ کە بۆم بە شیمیایی خەیتە خوارەوە شیمیایی گازە بەس ئینسانە کوژێ خان و بەرە خراو ناکە لەشکرە دوژمن تماشا کە تۆ شەڕەکانە هەڵە بە چاو پێکەوت شەڕەکانە سووریە دی لەشکرە دوژمن یا ئەوەی کوبانی دی لەشکرە دوژمن لە ناوی ساختمانەکان و ئەمانە وەکو سەنگەر کەڵکەگرێ و شار ئەگرێتە دەسە خۆی تەوەجۆکەی ئەم ئیستا خەڵکەکەی کوشتگە وەختێسی خەڵکی تیا نەماگە شارە هەڵەبجە وەکو چوون ئەمریکا کوبانی تەخت کرد تەختیکە بە هەواپەیما تەختیکە قەسفیکە تەواو بێ هەڕۆژێنێ بەسەر بزانە وەختی جەنابەت ئێژیت سەدام حوسێن ئێمە ئەمانزانی ئەگەر هەڵەبجە ئازاد بوێت هەڵەبجە تەختەکە بەڵام سەدام حوسێن هەڵەبجەی تەخت نەکرد دروسە خەڵکەکەی کوشت دروسە خەڵکەکەی کوشت بەڵام دوژمنە ئەسلیە سەدام حوسێن ئەگەر سەربازە ئێرانی وێت ئیستە وەختی و قەتوعامێکی گەورە سەربازە ئێرانی بکات بۆ نەکرد ئەم سوالتانە کردگە لە خۆتان تایس نەیکرد کاک پەیمان لەبەرەوەی 33 ساڵە یەک خەبیری عەسکەری هاتکە بێژی سەدام حوسێن چی بەدی پێ بزانە ئێمە ئەمانتوانی بێژین سەدام حوسێن تۆپی نەداگە لە هەڵەبجە لەبەرەوەی خەڵکەکەی خۆی ناکوژێت دە ئیستا خەڵکەکەی خۆی گشتی قڕ کرد ئیستا بۆ تۆپیت لێ نادا ئیستا بۆ بە هەواپەیما لێ نادا ئیستا بۆ تەختی هەڵەبجە ناکە کە پاسداری واتیە کە یەکێتی واتیە کە پارتی واتیە کە ئیسلامی واتیە بەڵێ قسەکەس بە شەکرە بڕم ئێستا دێنە سەر ئەوەی کە من چۆن مانگی شەش چوومەوە بۆ هەڵەبجە و چی بوو لە هەڵەبجە بەڵام باباسێکی ناو سلێمانیت بۆ بکەم ئەو 15 سێ لە ماوەی ئەو مانگا کە من لە سلێمانی بووم لەگەڵ ئەو هەڵەبجەیانی خزمی خۆمانەکە لە سلێمانی بووین ئێمە وەکو مادەی دلیا قاچاق بووین لە سلێمانیا چونکە هەڵەبجەی یانەگرت حەچی هەڵەبجەی وایە لە نەقلاتی ئەسحاب سپی حەچی کوڵەباڵی لەبەرا وایە هەورامەکانی کە هاتبوون لە چاخانی ئەسحاب سپی هەمویان ژیرا بوون ئەسحاب سپی ئەکاتە خواری دەرکی سەرا بەڵێ لە سلێمانی ئەسحاب سپی لە ئەسحاب سپی خەڵکیانەگرێتی ئێمەش مەجبور من و ئاسۆی خاڵم ئیسا لە نەرویجە گوێی لەوانەیە لێ بێئیسا لەگەڵ مامۆستا نزاری پورما هەر سێکمان بە قاچاقی بردینیان بۆ گۆپاڵە چون بۆ ماڵی کچێکی پورمان لێوە بووین دوو شەو لێوە بووین تااقەتمان نەبر هاتینەوە ئەمسیان بۆ سلێمانی لە ناو سلێمانیا هەر بەس بۆەوەی هەواڵ بزانین ئەوەی کەیەتەوە لە هەڵەبجەوە بچین بیبینین وەمانە من لە ماڵی مامم بووم مامم هاتەوە زۆر بێتاقەت بوو مامە عوسمانی ڕەسام وتی کامەران وەرە دانیشە منیش دانیشتم دەستی کرد بە قسەکردن مام وتی کاکەوە جوابیان بۆی ناوین کە سوکاری هەڵەبجە شکر هەموو سەلامەتن و هەموو وەزیان باشە و دەرچوون و ئەمسەر و ئەوسەر بەڵام تەنیا یەکێکمان لێ نەماوە مامە سەرۆتم وتی کێ نەماوە وتی حەمەنووری ئێتر دەستمان کرد بە شین و شەپۆڕ و گریان و ئەمسەر و ئەوسەر و تەعزیەماندانا کە تەعزیەماندانا بۆ باوکم لە تەعزیەکە بووین
وتیان کاکە حەمەی مەلی هاتوۆ بەڕەحمەت بێ دراوسەی ماڵی باوکم بوو ئەمەم پرسیارەکە لێ بکەم ئەرتەشە عێراق و ئستخباراتە عێراق بەری ئەگرت بە تعزیە دابنێ بۆ وانەی کە خۆی کوشتبنی تعزیە بە دزیەوە دانا بەری نەگر بەڵام بە دزیەوە تعزیەداندا تۆ نەدەتوانی تعزیەدانەی بڵێ کەسوکارم بە خۆتان ئەترسیان یعنی خۆتان ئەترسیان یا بەڵێ هەر کەس نەیەوێرا تعزیەدانێ بەڵێ خۆی ئاشکراکە بە عنوان هەڵەبجێی تێگەی بەڵێ ئێمە تعزیەکەی باوکم زۆر خەرەباڵ پانزە ڕۆژ تعزیەکەی باوکم میوانمان لە کەرکووکا و لە کفری و کەلار و لە گەرمیانەوە کەسوکار و عەشیرەتی دایکم و ئەمانە هەموو هاتن بۆ تعزیەکە لە ئەسنای تعزیەکە سێم ڕۆژ چوارەم ڕۆژی بوو وتیان کاکە حەمەی مەلیح هاتووە کاکە حەمەی مەلیح دراوسێشی گیانی بە گیانیمان و هەر لە ئەزەلەوە ماڵمان دراوسێ بوون بەیەکەوە بەڵێ وتیان کاکە حەمەی مەلیح هاتوۆ کچیشی خاڵم لە تعزیەکە بوو وتی لە ماڵی کاک عەبدولی حاجی جاسووسە تەکسیەکمان گرت و چین بۆ ماڵی کاک عەبدولی لە ماڵی کاک عەبدولی حاجی جاسووس پیاوێکی ناوداری و پیاوێکی مەردی هەڵەبجەیە کاک عەبدولی چین بۆ ماڵیان لە دیوەخانەکەی خەڵکیشی زۆر دانیشت بوون کاکە حەمەش دانیشت بوو بە خەڵکەکەی ئەوە دەوی کاکە ماڵی ئێوە ئەوە منەماوە ماڵی ئێوە ئەوە نەکوژراوە ماڵی ئەوەنە سەیری منی کردوتی کامەرانجان تۆ بۆچی هاتووی بۆ هەواڵ وتمەرەوە کاکە حەمەجان دەبوو باسی ماڵی ئێمە وتی وەڵا ڕۆڵەجان ماڵی ئێوە کەستان نەماون وتی دایکت و مستەفای برات و باوکت و مناڵەکان حتا برا بچووکەکەم هەڵاتەوەی سا لە نەمسایە ئەو کاتە شیرە خۆر بووتی هەڵاتم بینی بە باوەشی دایک تۆ کەوتب وەکو گەڵایدار لە بەردرگاکە بوونی تر منیش ڕاستیەکەی نەگریام هیچ چیز وشک بوو تاسای بڵێ تاسا کچەکەی خاڵم بورایەوە کچەکەی خاڵم نەیزانی کە براکە شەید بووە باسی ئەوی نەکرد کاکە حەمە کە نەریمان شەید بۆی کەوتم دەستی بەس کردو بە پازدارەکانی لە گوڵانێکی نزوڵ فەرمایشە کرد بڵێ تەکسیم گرت و بەهارم بە بوراوی هێنایەوە هەڵمایانە و تعزیەی ژنانەوە لە ماڵی مامێکی ترم بوو ژنان وتیان چی بۆ کامەران وتم تعزیەکەتان گەرم کەن کاکە من کەسم نەماوە ئێتر تعزیە گەرم بوو نزیکی 4-5 ڕۆژی تر تعزیەی هەموو دایکم و باقی مناڵەکان و براکانمە وتیان کاک عەلی مەجیلان هاتۆتۆ بەڕەحمەت بێ کاک عەلی مەجیلان هەموو خەڵکی هەڵەبجەی ناسێ دوکانی جگەرخانەیە بوو زۆر نازراومان بوو لەگەڵ ماممان چوین بۆ لای بۆ ماڵەوە کە چوین بۆ لای بۆ ماڵەوە مام وتی کا عەلی جان دەنگ و باس چیوەمانە وتی بەس حەمەنووری شەید بووە لەگەڵ کوڕەکەیە لەگە مەریوانە هاتینەوە تۆزێ ئەهوەن بووینەوە کە لە هەمووی بووە بە باوکم و مەریوان دانیشتین تا نزیکی هەفتەیە 2 هەفتەی تر دوای 2 هەفتەکە مامۆستا حەمە عەلی کەریمۆبەری هاتبووی ئەوەی دراوسێمان بۆیش لە ئێرانەوەتەوە ئەو گەشت بووە ئێران بڵێ لە ئێرانەوە گەڕابوویەوە لە ئۆردوگای سەنغورەوە گەڕابووە کە چوین بۆ لای بۆ ماڵەوەتی کامەرانجیان دایکت و براکان و ئەمانە هەمووی ماون لە ئۆردوگای سەنغور لە ستادیۆمێکی وەرزشیان لە ناو سەنغورە من سەنغورم بە حیاتی نەبیست بوو وتی ئەمە ئەدرەس و ناونیشانەکەیانە ئیتر منیش لە دوای ئەوە کەوتمە ئەوەی کە ئەبێ بچم بۆ ئێران خۆم ئەبێ بچم بۆ ئێران و ئەمە ناکرێ من یەکێ دەڵێ هەمویان مردووی چێگەڵێ ماون یەکێگەڵێ براکە و ماوە چێگەڵێ ئەو نەماوە لەگەڵ ئاسۆی خاڵمەوەی لە نەرویجە لەگەڵ ئەرکانی برای ئەویش لە فیلەندایە ئەرکان قەرارمان کرد کە بە قاچاقی بڕۆین بۆ ئێران ئەو دوو کوڕی خاڵم ئاسۆ و ئەرکان لەگەڵ کاک عەلی جەمیل ئیسا لە هەڵەبجە عیادەی دکتۆرە لە هەڵەبجە عیادەی هەیە لەگەڵ شەهید بەرهەمای ئەعدام کرا دوای ئینتیفاضەکە هەر پێنجمان چوینە تۆ سووران بە قاچاقی چوینە دی مجەمەعی تۆ سووران قاچاقچێکی لێ بوو ناوی جومعە بوو وابزانم پیاوێک بوو ناوی خاڵە جومعە بوو شتێکی وایە پێوت نەفەری بە 50 دینار بە قاچاقی بمان بە لە سوورە دێوە بەڕێمانکە بۆ قەندیل گیانی نییە سوورە دێ دەستی لێ بەڕەڵاکە دیوتی تر لێرەوە بڕۆن لەگەڵ خەڵکەوە هەمووی وڵاخدارە ڕوا بۆ قەندیل بڕۆن لەگەڵێ ڕۆشتین کاک پەیمان 22 سەعات بە پێ ڕۆشتین اینجا گەشتینە سەر قەندیل گەشتینە سەر قەندیل بۆ بەیانی جەژن بوو جەژنی ڕەمەزان بوو 15 یان 16 بوو یان 15 بزەبت لە 15 دەرچوین لە سێمانی 16 ئەوانە بوو گەشتین جژنی ڕەمەزان بوو لە خێمەیەکە برنج و تەماتیان لێ نابوو نەفەری بە دینار ڕوبێ من پارەم پێ بوو پێشمەرگەی لێ بوو پارەی پێ نەبوو مەخزنی خشابی فیشەکەکەی ئەیا لە جیاتی پارەی ناخواردە هەتا من پارەم بۆ 1-2 پێشمەرگەژاوتم با مەخزنەکانیان پێ بمێنێ
نانمان خوارد و بەڕێکەوتین لەگەڵ مەفرەزەیە پێشمەرگە لە دەشتی کۆیە شکا بوون یەک دوانێکیان برینار بوون بە چیمایی لێیان درابووانیش لە دەشتی کۆیە پێشمەرگەی کێ پێشمەرگەی یەکێتی بوون بەڵێ پێشمەرگەیەکی حتا یەکیشیان ناسراوە مەسەڵ مامۆستا محەممەد عارف کە نووسەر بوو لە یەکێتی نووسەرانی یەکێتی بوو لە دەرەوە ئەویان لەگەڵا بوو هەتا پرسیاری کردوتی ئێوە خەڵکی وتمان خەڵکی هەڵەبجەین وتی خەڵکی هەڵەبجەن ماڵی عومەری خەزانە ناسن ئاسۆوتی وەڵام ماڵی عومەری خەزان خزمی کامەرانن ئیتر مامۆستا محەممەد لەگە منە کەزانی خزمی ماڵی عومەری خەزانم یارمەتیان هیلاشیش بوون من تاقموتفانکەیم بەس تاقموتفانکەی ئەوم پێ بوو بۆ ڕێگا ئەو بەبێ تاقموتفانگە ڕووی هیلاک بوون زۆر هیلاک بوون حتا من 850 دینارم پێ بووتم مامۆستا با ئەم 850 دینارە بە تۆ بێ نەبا لێمانسەن لە ڕێگا پارەکەم لەلای ئەو دانا گەشتینە لە کورتەک کاکسعید لە ژوورەکەی ساگەر نەڕۆشت بێ کاکسعید پێشمەرگەی حیزبی شوعی بوو مەقەڕیان لە کورتەک بوو کاکسعیدم بینی خەریکی تەماتە ڕنین وشتی وا بوو چاکوچۆنیم لەگەڵا کرد و تمە ڕۆم بۆ ئێران هاتینە ناوزەنگ خڕی ناوزەنگ بەرگەی مەرەخەسی بە 1000 شەڕ شەق و شەڕکردنەوە سەرۆسەر بەرگەیکی مەرەخەسیان بۆ کردین بە هامڕایی تقریبا 9 نەفەریان لەگە منان نووسی بوو هاتینە سەردەشت بە ئەم پەیکانە سەر بەتاڵەکان دەموچا و سەر و ڕیش من ڕیشمەوە ناتە بوو هەمووی تەبوو تۆز بوو لەناو سەردەشت هەدا بەزین و تیانە بێ بچن بۆ قەرارگا مۆریکەن و لێوە توانن بڕۆن شەو لە سەقز ماینەوە شەو لە سەقز لە ئوتێلا ماینەوە لەگەڵ ئاسۆوانە بەیانی من یەک پاسێکی 18 نەفەری بوو وابزانام نازانم چی پێڵێن لە ئێران بۆ پاسەژ مینوبوس بە دەربەست گرتم بە دەربەست بە کابرای سایقم بە دەربەست بە چەنەمان بێ بۆ پاوە وتی بەوەنەوەتەمەوە پارەکە و سواربی دەرچوین بەرەو پاوە کە دەرچوین بەرەو پاوە لە قشلاق و مەنسووراغا ئەگەر بیزانی بەڵێ لە قشلاق و مەنسووراغا دەرچوین بەرەو پاوە خەڵک هەمووی لە ناو دارستانەکە بوون منیش ئەوان لە پەردەکەم لایە بوو تەماشا مەکردن وتم بە ئاسوێ خاڵم وتم تۆ سێری کە ئێمە لە چی و ئەمانە لە چۆ خەڵک سەیرانەکە ئێمەش ماڵمان وێرانە و نازانین بۆ چۆڕێ کە پاسەکە ئەڕۆی تەماشای خەڵکەکەمانە کرد سێکەم خەڵکی هەڵەبجەی تایە خەڵکی هەڵەبجەن لەپڕ ئاوا وەکو فلیم کاک پێمان ئەمە ئەگەر سینارستێکە بێ بینوسێ ئەم جەریانی کە من لێرا بەسەرم ئەشێ بکرێ بە فلیمێکی زۆر زۆر ناودار کە پەردەکەم لایە تەماشام کرد هیوای مامەم و حەکیمی پوریامین من بینی وتم بە ساقەکە بوەسە کە وەسا من یەکسە خۆمەڵای خوارەوە کە خۆمەڵای خوارەوە ئاسۆ و بەرهەموانیش دابەزین ساقەکە ڕۆی پاسەکە بەجێ هێشتین کە پاسەکە ڕۆژ من وەسا بووم لەسەر جادەکە کە هیوای مامە من بان کرد لای کرد و منی بینی دەستی کرد بە قیژە یەکسەر چکە ئەوان بیستە بوویان من کوژراوە ئەوان توانن کامەران لە پردی زەڵم تۆپ کوشتونی بەڵێ ئێتر هیوا باوەش پیا کردم و گریان و شین و شەپۆڕ و کاک حەسەن زیرەکی بڵێن مەرجی حەسەن زیرەکی ناوە بینیم قۆڵی قرتا بوو شەو لە هەڵەبجە کە دەرچوو بوون بە تراکتۆرێ دەرچوو بوون شەو بوو تراکتۆرەکە پێچی کردبێ دەستی کەوتبێ بینی عەرەبانەی تراکتۆرەکە دەستی قرتانە بوو ئێتر کە کاک مەرجی بینی تۆ زەمنیش تۆ زەنە ڕاحەت بووم گریان بوو باوەشی پیا کردم وتم بە هیوای مامەم وتم دایکمان لە چۆن وتی کامەرانجان هەمویان ماون وەرە هیچ مشکلە نیە ئیسا ڕۆین بۆ لای دایکتۆوان بردمەوە بۆ مەنسووراغا بەحساب دایکمان لە مەنسووراغان کە چوین بۆ مەنسووراغا مامە حەمەمی دێ بوو حەمەی لاسیشی خاوەنی سینەمای هەڵەبجە لەوێ بوو لەگە ماڵی پورساکان کاک بەهرۆزوان مامەم دەستی کرد بە شین و گریان من مامە حەمەم لە تەمەنمان نەبینی بوو بگری زۆر گریاکە منی بینی منیش یەکسەر لەویا غایلەوەم کرد کاک پەیمان وتم بە شەرەفم دایکمان نەماوە ئەمە درۆ لەگە من هاکەن هیواڵە دایکتوان لێرن ئەی کوان وتی کامەرەنجان دایکتوان لە ئۆردوگای سەنغۆرن بەیانیە چی بۆ لایەن دەی کاک پەیمان وەرە خۆ بخەرە شوێنی من ئەو شەوە هەتا بەیانی من نەخەوتم بەیانی سواری سیارە بووین چوونە کرماشان و لە کرماشان سیارەیەکمان بە دەربەست گرت بۆ سەنغۆر گەشتینە بەردەم ستادیۆم وەرزشەکەی سەنغۆری کوریایی کە چوینە ژوور بۆ ناو قاعەکە
من تەسەورم ناکرد ستادیۆمی وەرزشی چی بێ و ئەمزانی کەمپە کەچی سەیرەکەم ستادیۆمێکی وەرزشیە نزیکی 7 ماڵ لە ناوەڕاستی ستادیۆمەکە ماڵیان خستووە و بەتانی و دۆشەیان داناوە و خەڵکەکە هەمووی بەیەکەوە ئەخەوێ بە بەتانی کردویان بە دیوار لە بینیەکە ماڵەکە دایکم لە شوێنی حەکەمەکە بوو ئەمەی کە ئەی بە دیوارەکەوەی بە قادرمەیەکی بچووک بۆی سەرەکەوی ماڵی ئێمە لەو 2 کوادرات مەتریا بوون دایکم و باوکانم چون ئێتر خەڵکەکە کە منیان بینی بوو بە قەت ئەوەم لە بیرداچێ بەس ماڵی ئێمە فرچان لەبەرا بوو نزیشی کاخمێمان نزیشی 40 دقە 45 دقە لە زمان کەوتم زمانم شکار هاتن مام هاتوو خاڵم هاتوو هەمویان هاتن باشیان پیاکرمانەوتم کوام سەفای برام وتە وەڵام سەفا لەگەڵ کاگەکتەمی حەمە گورگەی یا چووە نازانم بۆ کامیێران وابزانم وتم بەخوا ئەویش نەماوە وتم ئەویش نەماوە لێرە نییە وتیان با یەتەوە سبەی دووسبەی یەتەوە وەڵحاسم سەفای برام هاتەوە بە یەک شاد بووین و لە ناو ئۆردوگای سەمغور لەو قاعەیە منیش لەگەڵ ئەوانە خەوتم و تا نزیشی مامە حەمەم وتی کامەران با بڕۆینەوە بۆ عێراق وتم باشە ڕۆینەوە ئەچین بۆ مەنسووراغا وەرەقەمان بۆکەن لە پاوە وتی قامی پاوە پورزایەکم ئەیناسی وتی وەرەقەتان بۆکەن و بڕۆنەوە چوین وەرەقەکەی بۆ کردین کابرا دایکم و براکەم کە لە ئۆردوگای سەنغور سیارە کردی بەژێرە و کوشتی دەستی بە دەستی دایکمەوە بۆ خواحافیزیم لێ نەکردن من لە پاسەکە ڕۆشتم بەرەو مەنسووراغا ئەوان لە نەقلیاتی ئاوێسەر وەسابوون بگەڕێنەوە بۆ سەنغور ئێوتم باشە دایکم کاکە بۆسە کاکە برایەکیش لە سەنغورا شەهید بوو بە دەعمی سیارە دەعمنا هەر لە کاتی یاریکردنە عمری 8 ساڵان بوو لەسەر تەپۆڵکەیە خۆڵ یاریان کردو لە گەبراکانی ترما پاڵیان پێوە نابوو ئەی خۆی خلیسکا بوو چوو بوو بەژێر تەنکەری ئاوەکەی کە ئاوێ هێنا بۆ ئۆردوگا بەتر لە ئەوی ژیانی دەرچوو من ئەویشم نەبینی یعنی کە ئەو حادثەیە بوو من لە ئاڵوەتان بووم گەشتبوومەوە بانە و لە بانەوە بەرەو ئەڵوەتان ڕۆشن لەگەڵ مامەوە ئەجا لێرە قسەکە با دوور درێژ نەکەمەوە بۆی بگەمە ئەوەی کە سینەماکەی هەڵەبجە کێ دزی کاکە کامەران وەختی تێتە سەرت دزی وە تاڵانکاری من ئێشێ لەگەدا چتێ بکەمەوە بەڵێ ئەو کوردەی وا زەمیری واتیە ئەو کوردەی وا ئینسانە ئەو کوردەی وا هەنووز نەخەسیاگە وزەیەکی کوردی واتیە بەشێکی ئەم تەمەدونە هەزاران ساڵە کوردیەی واتیە بزانن وەختی باسی دزی ئەکرێت نە ئەوەی کە دزیکردن لە هیچ جامعەیەکانەوێت نە ئەوەی کە بزانن ئەمانە دزی خەریکن باسە کەسانێک ئەکەن کە ئەم کەسانە گویا خۆبەخشانە بووگن بە سەرباز و وەتەنە سەرزەمینە کوردەوار ئەمانە ئێشێ گەورەترین مرۆڤەکانە ئینسانە کوردی بن گەورەترین مرۆڤەکانە سەرزەمینە کوردەوار بن ئەمانە ئێشێ خاکە کوردەوار و ئینسانە کوردی بۆیان قداسەتی لە شێوازە مەلەکوتەکەی خودا و بارەگاکەی خودایی بوێت بەڵام بەپێچەوانە تو تماشا ئەەکەی تەوەقعێ کە تۆ لەمانە ئەیکەی دڵە پاکە بۆیان و نانت هەنی ئەوانە و سفرەت هەنی ئەوانە و ماڵت هەنی ئەوانە و بە قەهرەمانی خۆتیان ئەزانی ئەمانە کردەوەیان دزی ئەکەن تەعەدا و تەجاوز ئەکەن دەست ئەوڕن ئەمە ئەوێت و فراغێکی گەورە لە زمێشکە توە ئەمانە ئێشێ باشترین ڕۆڵەکان بن پارتیزان لۆجستیکی پشت جبهەی خەڵکە خەڵک ئیتلاعاتی بۆ تێرێت خەڵک ئەخباری بۆ تێرێت خەڵک داڵدەی ئەدا لە ماڵی خەڵکا خۆی ئەشارێتەوە خەڵک ئەتوانێ بە پشتیوانی خەڵک دەست بوەشێنێ ئەنا بکەوێتە ڕێ خەڵکی لەگەڵا نەوێ دوو پێچ بڕوا ئەیگرن دوێت و ئار و مار ئەیگرن کە ئێژێ دزی سینەماکە تماشاکەن
وەختی بەحسی دزی ئەکا ئێشی ئێوە بفەهمن ئەمانەی کە بەناوە تاریخێک لە پێشمەرگایەتی خەریک من نایژم پیاگە خاسیش بەمانەوە لە پلیاگە نەیزانیکە لەوانەیە کردەوەی خراپیشی کردوێت بەڵام لە پشتی هێزی جەمعی و مەسەڵەن کامەران ئێژێ بە ئێمان وت بە خەڵکی مێژن با شار چۆڵ نەکەن خەڵکی تیاوێت شار قەسف ناکەن کامەران عەقڵی هەرەوە نەیگرکە ئەو وەختە و کسی قسەی ڕاستێکە دێڕازەکە بۆ ئێمە قەسفکەن کامەران بیرنەوە کردەوە بێژێ کاکە تۆ کێ بڕیارە دەی بەجێ خەڵکی تۆ کێ خەڵک ئەەکەی بە قەڵغان و دەرعی ئینسانی بۆ خوات تۆ کێی تۆ حتا تۆ بەڵگەیەکە پێ نییە کە دەوڵەتە ئێرانی وتی بێتی تۆ هەڵەبجە ئەگری هنی تۆس تا خەڵکەکە بەخا و خێزان و شەڕی خاکەکەی بکە بەڵکو ئەمە شەڕی دوو کەسی ترە لەم وەسەتە من وا وێران ئەکرێن بزانن وەختی باسی دزی ئەکا ئێوە ئێشێ بفەهمن منزوری چییە پێشمەرگەیە کە دزە تەجاوز ئەکا نە حورمەتی هەست نە باوکو دایکدارە نە دروسە نە ئێشێ ڕێزی بگری بەڵکو ئێشێ بیگری و دارکاریکەی دارێ بکەیتە ماتەحتی لە دەمی بێتە دەرەوە تەوەجۆتان کرد تا بێت تۆ عیبرەت هەر حیز و دز و بێشەرەفێک لە ژێرە ناو سەربازەوە تەنخۆی نەفرۆشێتەوە بەسەر بە ئێمە کە وایان پێمان کرد ببەخشە کاکە کامەران من ئەم تۆزیعە واجب بوو ئەفۆم کە کاک پێمان من کە باسی ئەوە بۆ نەکردی کە لە مەنسووراغا مانگی شەش چۆن گەڕام چوومەوە ئەو ئەلادیە خەڵکی منتەقەکە پێژن مەسووراخەیی بەڵێ بە فارسی پێی ئێژن منسوورە ئاغایی مەنسوور ئاغایی بەڵێ مەسووراخەیی بەڵێ کە ئێمە ئەکسەرێتی کات ئەچوون بۆ ئەوێ لەگەڵ هیوای مامەمەوانە چکە پورزاکانم هەمویان لەوێ بوون ئامۆزاکانم هەمویان لەو دێ بوون لە کاتی مزاهرەکەی هەڵەبجە هێشتا حەوتا دوو ئامۆزان بەخۆیان و ماڵ و مناڵەن چوو بوونە ئەو دێ لەوێ دانیشت بوون بەڵێ ئیتر کە چوومە مەنسووراغا شەو خەوت بووم بەیانی سەعات 5 بەیانی مستەفای برام هاو وتی کامەران هەسە وەرەقەیەکم کردووە لە قەرارگای ڕەمەزانە نازانم کوێیە بەرگەیەکی مەرەخەسی ئەتوانی بڕێتەوە بۆ هەڵەبجە ئەشیای ماڵەکە و بێنی کۆرۆتم کاکە ئەشیای ماڵم بۆ چێ وتی کاکە شتم ماوە بڕۆ شتەکانی بێنە لێرە پارەکە بیفرۆشە بۆ خۆ منیش سواری گەڵابێکی خاوەر بووم پاسدارێکی مامورمان لەگەڵا بوو لەگەڵ پیاوێ ناوی حاجی بارا مەدراوسەی ماڵی مامەمە لەگەڵ کوڕێکی گەنج کەمالی ناوبوو بەس نازانم چێ بوو نەمەناسی خەڵکی قەسابخانە بوو گەڕەکی قەسابخانە لەگەڵ پیاوێکە ناوی حەمەد سوێڵیان پێوت حەمەد سوێڵ جاش بوو لای سالەخەیات ئەویشمان لەگەڵا بوو چوینە ماڵی حەمەد سوێڵ لە پێشا لە شێخ اسماعیل بوو ماڵەکەیان ئەشیاکانی کاک پەیمان ئەمەنە جوان پێچا بووە هەمووی کردبوو بە توورەکە و جوان پێچا بووە هیچی نەفەوتا بوو ئەو باری کرد چوینە ماڵی کوڕەکەی قەسابخانەکە کەمالەکە ئەوش ئەشیای بار کرد چوینە ماڵی حاجی بارام هەمووی ڕووخا بوو تۆپ لێیا بوو لای ماڵی مامەمە ئەو مەنتیقە هەمویان شەید بوون ماڵی حاجی ڕەشیان پێوتن ماڵی حاجی ڕەشی هیوای حاجی بارام ئیسماعیلی سۆفی حاجی ڕەشی ئەمانە هەمویان شەید بوون ماڵی ئەوانش لەوێ بوو ئەو کابرایە هەتا من کە دەستم یایە بەتانی ماڵەکەیان دۆشک و بەتانی ماڵەکەیان چیمیاوی پێ بوو ئەمانم هەمووی سوتا دوایی ئەم سەر قۆڵانم هەمووی سوتا بە مادەی چیمیاوی خەردەل بچی بوو لەسەری دەستمی سووتان چوینە ماڵی خۆمان کاک پەیمان کە ڕۆشتین بەرەو ماڵی ئێمە لای مەحکەمەی هەڵەبجا بوو هەموو خەڵکی هەڵەبجا زانێ ماڵەکەم لەکوێ بوو بڵێ خانووی ماڵی باپیرم بوو من ژنم هێنابوو یا بۆیان بەبەر ماڵەکە بەڵێ لە لای بەلەدێکەوە هەتا بەردەم ماڵی خۆمان تەماشاکەم جلی ژێرەوە کەوتووە ئەلبومی ڕسم بەسەر جادایە کە چوو وامزانی خۆم دەرگای حەوشەی ماڵەکەمەکەمەوە کە چوم سێرەکەم دەرگای حەوشەکەم ئاوا واڵا بوو حەچی شتم هەیە لەسەر جادەیە ئەلبومی ڕسم بوو ئیتر جلی ژێرەوەی خێزانم جلی ژێرەوەی خۆم جل کراس پانتۆڵ هەمووی لەسەر جادە بوو بەڵێ کە چوومە ژوورەوە هیچم نەمابوو کاک پەیمان یعنی ژووری نووسنەکەم مابوو ئەوش لە ئێران خەڵکی ئیسا خەڵکێکەکەی گوێ لێمە زانێ لە ئێران تەختە پارەی نەکرد شتی تر پارەیە کرد ژووری نووسنەکەم تەختە بوو شکانە بوویان بە قۆناغە کلاشکۆف هاچی ئاوێنەمانێ وەکو چوو بوونە ماڵی عەلی حەسەن مەجیدەوە هەمویان شکانە بوو بەڵێ هیچم نەبوو منیش وەسا بووم حاجی بارا پێوت وتی ڕۆڵە دەی شتەکانی کۆ کەرەوە با بڕۆین درەنگە جار ئەوە بۆیە پێم وتی ئالەوێ تاک تۆپێک ئەتەقی ئەیا لە دەرەوەی هەڵەبجە
نەک لە ناو هەڵەبجە. هەموو هەڵەبجێش کە چوینە ناوی پازدارێ لە دژبانیشیاندا نبوو، لە عەنەب مناڵکارێ بوو، نە پێشمەرگەم بینی، نە پازدار و جێش و سوپا و دەبابەم بینی لە ناو هەڵەبجە، هیچی تیا نەبوو، تەنیا لاشەی شەهیدەکان تاکوترا دەستیان لە دەرەوە بوو، دەستی شەهیدەکە خۆڵی تەواویان پیانیا بوو لە دەرەوە بوو. باشە سەقفی خانوو ڕووخا بوو، لەژێر سەقفەکە بۆ گەنی لێوە یەک دەقیقە. ئێستا تۆ نوقتەیەکی ترە بەحس کرد، وتە ئەرتەشە ئێران لەناوە شارە هەڵەبجە نەبوو. ئەرتەشە ئێران ئێشێ بالئەخەرە لە جێگەیەکە مەوزعی گرتوویە کە ئەرتەشە عێراق نایەتە ژوورۆ، لە خەرپانی بوون، لە ئۆکێ ئەگەر لە خەرپانی بووگن ئەوڵەن ئەرتەشە عێراق بۆ نایەتەوە بۆ هەڵەبجە، ئەمە یەک. دوو، بۆچی خەرپانی بە خەسی نادرێتە بەر تۆپ و هەواپەیما؟ هەموو خێمەکانیان هەڵا بوو، ئەو سەیرانەکەم کاک پەیمان. بەڵێ پس لەگرا اتفاقەکە کاملەن دروسە. اتفاقە هەڵەبجە کەوتگە ئێران کێشاگێسی و دوا چووگەسۆ نزیکە نقطەیە مەرزی، عێراقیش دانەدانەیە تۆپ بۆ خاڵی نەبوون عەریزە ئەگرێت، وەلێ هیچ کام نایەنە بەرەو، نە ئەوە چێتە دواوە نە ئەم تێتە بەرەو. هەڵەبجە کاک پەیمان، هەڵەبجە وەک شێرێک هەموو گیانی خەنجەری لێدرابێ خوێنی لێبێ ئاوا بوو، یعنی ترسناک بوو، لە شاری مردوخۆرەکانە چوو، لە شارێکی ترسناکە چوو. وەڵحاڵ ئەشیاکان یەک سوالی تر من معزەرەت مەس، لاشەی مردمەکە هەر بە ناوی کۆڵانەکانی هەڵەبجەوە بەدبۆردیزڵ کریاوە ژێرە خاک؟ نە، لاشەکانیان زۆربیان بە کۆمەڵ بردبوو بۆ شەیدان، بە حەفارەت چاڵیان بۆ هەڵکەندە بوون و بە کۆمەڵ ناشتبرا. من تەرمی باوکم لەگەڵ 1400 شەهیدایە بەیەکەوە. بەڵێ تەرمی باوکم لەگەڵ 1400 شەهیدا بەیەکەوە کە دنیا چاڵە. بەسم ئەوەیە کە لە عەنەبەوە کە هاتینەوە بۆ هەڵەبجە ئەمان بینی خەڵک کرابوو بە ژێر خۆڵەوە، بەڵام دەستی بە دەرەوە بوو. داستانەکە کۆکەرەوە بۆ ئێمشەو تا تۆزێک لە کتێوەکەی نەوشیروانێکە تااقەت هەست بخوێنەوە 3-4 خەتێکی بۆ شەوانێکی تر ئێشێ ئدامەی داستانەکەت بدەیت. شەوانێکی تر ئەگە بەسەر ئەوەی لەبانە چۆن جیران، ئەوە بڵێن بۆی خەڵکەمەی بزانێ کە لەبانە چۆن جیران لە ناو بازاڕە 3500-3600 کورد لە ناو بانای جیران، جەماعەتی یەکێتی، پارتی، حسک، ئیسلامی، هەمووی لە ناو بازاڕی بانا حەملەیەکیان کرد کاک پەیمان، یەک عێراقی نەمانێگەێنەوە مەکتەبەوە، هەمومانیان بردە مەکتەبێکەوە، کەس نێزانی جەریانەکە چییە. یەکێگە هاوەی و بەذاتی خۆ شەڕێران و عێراق بەساوە هەمومانەبەنەوە تەسلیممانەکەنەوە، یەکێگەی و نە ئەمانبەن حەملەمان پێکەن، شەڕمان پێکەن لەگەڵ عێراقا. هەر یەشی قسەیەکێکە نزیکی 4 سەعاتێک ڕایان گرتین، دوای ڕاگرن ئەو داستانە ئیشتیبا بوو تێگی نا ئەو داستانە ڕاگرن. بابێنە سەر کتێبەکە، بابێنە سەر کتێبەکە ئەوەی دوایی بۆت باسەکەم کە چوینە کاولانی سەرکردایەتی حیزبی سۆسیالیست و سینەماکەمان لەوێ بینی و چۆن بردبوویانە کاولانی. ئاخر کاولانی ساریش بە هەزار حاڵەچێتە خوارەوە، ئەم سینەمایان چۆن نەفڵ کردبوو بۆ وێ نازانم. سینەما منزورت پرۆژۆکتۆرە دروست هەیە؟ سینەمای هەڵەبجە هەموو کاملی جیهازەکانی کاک پەیمان، منزورت پرۆژۆکتۆرەکەیتە پرۆژۆکتۆرێکی گەورەی پرۆژۆکتۆری گەورە و مۆلیدەی کارەبا و شتەکانی هەموو ئەسبابەکانی برابوون. بەڵێ ئەوە لەوێ ڕاگرین بۆی فاجعەکە بخوێنینەوە کە ئەوان ناویان ناوە کارەساتی هەڵەبجە. کارەسات یعنی حادثە، تو سەیرە ئەمە تو سەیرەم کەلەمە فاسدە بکە حادثە. ئێستا من خەریکم بەشێک لەمە ئاساتە تۆ ئەوێنم کە تۆ خۆت خەریکی باسیەکەی، من باوەڕکە نەمویست دەستی تێ بکەم کاک کامەران، ئەنا ئەمتوانی دەست بکەمە ناوە زامەکەت خاس بیکۆرێنەوە و ئیشێ بکۆرێتەوە، تۆ ئەم ئوغدە ئیشێ هەڵتەقێ لە وجودتا و هەڵتەقێ وەلێ قەیناکە بەشە ئەمشە و کافیە. ئیستا نەوشیروان مستەفا ئەوەسەوا لە شارە سلێمانیا کردیانەسە خوا. نەوشیروان مستەفا کتاوێکی نووساگە پەیمانە حەیدەری وەختی نەوشیروان مستەفام کتێوی نووساگە 13-14 ساڵی بگە 13-14 ساڵی بگە. من بە کەرامەتم ئەم کتێبەم نەخوێنگە سوڵ و ئەم کتێوە کاکامەران ئاماژەی پێکرد. ئەو شەویشە کە ئاماژەی پێکرد حەد 4 خەتی خوێندەوە. پس من ئیستا نازانم چی لەم کتێوە نووسیاگە بێجگە لە 4 خەتی.
بەڵێ کاکامەران ئەیخوێنێتەوە ومن تحلیل یەکەم بزانن تا ئەگرا تۆ ئەوێنەی درۆ ئەکرێت بەقەدەر تاریخێک ئەدەیە درۆزن بزانن ئێوە تێنە ئوروپا ئەوانەی کەیسی پەنابەری ئەدەن محامیەکە پێتان ئێژێ فرە قسە مەکەن بۆ چون ئەزانێ کێسەکەت دروست تۆ لەگرا فرە قسە بکەی چون درۆت وتکە نازانی خۆت ئەخەی بە درۆوە و لە درۆکان تا ئەگرن بەڵێ تەوەجۆکەی بزانن ئەمانە هەر کامیان خەریکن قسەکەن و درێژدای ئەدڕن تۆ بۆ خاتریەوەی ئەمانە بتوانین تحلیل کە ئێژێ سەوادە نظامیت بێت ئێشێ سەوادە سیاسیت بێت ئێشێ سەوادە اقتصادیت بێت تەوەجۆکەی تۆ ئێشێ بتوانانی استراتیژی بخوێنی تۆ و ئێشێ بتوانین ڕەجۆلە سیاسیوی تحلیل سیاسی بکەین تا بفەهمی مەسەڵەن بۆ تارق ڕەمەزان بریتانیا ئەیوات و جنایەتکارە جەنگی داڵدەدا بەڵێ جنایەتکارە جەنگی داڵدەدا وەلێ ئسلۆبۆدان میلۆسۆڤیچ ڕئیس جمهور سربستان ئەگرن و لە دادگای لاها محاکمەیەکەن تۆ ئێشێ بزانی بۆچی سەدام حسین ناگا بە کەیسە ئستفادە لە سەلاح شیمیایی لە کاتێکا بە بەهانەی هەبوونە چەکە کوشتارە جەمعی چون حملەیان کردە عێراق بۆ نایوەنە سەر مەقولەیە چەکە شیمیایی و سەدام حسین بە پەلە لەسەر یا عەرەبەکان و دووجێ لە کوژن قرار نییە بەحسە چەکە شیمیایی بکرێت مردمەکەی ئێمەش قرارە گەوج بکرێت گەوجی بکەن و مۆنومنتی بۆ دروستکەن و مشتێ پارە بخەنە دەسی و دەسێکی ئەحمەقانە بکێشنەوە سەریا و هەر گەوجی بکەن بزانن ئیمڕۆ دوای 33 ساڵ تازە کامەران خەریکە دەسەکاتە ناوە ناخەخۆی کاکتەها ئەمشەو فرمێسکەکانی هاتە خوارەوە کاک کامەرانم شەو هاتە خوارەوە فرمێسکە فرەتان ساڵ هاست قەتی سماگە لە ناو چاوانتان ئایشی بێتە خوارەوە تا فرە شتێک دەرکەوێ فرە شتێک کە دیکتانە دەرکەوێ ئیستا قسەکانە دارای حاجی ئیبراهیمە چەرمەگاتان گوێدا قسەکانە هەمەی حاجی مەحموودتان گوێدا قسەی نەوەی جنایەتکار گوێبن نەوەی جنایەتکار وا تاوت جنایەت تەنی بوویەوە ئەو هەتیوە جنایەتکارە ئیسە بزانن چۆن گەرەکێسی درۆ بکاوە بیخونجنێت دەست پێ بکە بەڵێ بۆ مەسەلەی زامەکەم کە حەزێ نەکرد دەستی بخێتە ناوە بیکولێنی تۆ کاک پەیمان من ئەم شەو ئیساکە لەگەڵ توام لە ئێوارەوە من ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونمە ئەمڕۆ ڕۆژی لەدایک بوونمە 1666 لە هەڵەبجا لەدایک بووم 1688 دەتەمەنم 22 ساڵ بۆ باوکم و دوو برام شەهید بووە یعنی ئەو زامەی من هەموو کاتێ من لە گیانمایە ئەوە تا خوشکە گەورەکەم لێرەیە خوا عەلیمە کەس لە ماڵی ئێمە کەس لە کەسوکاری منە ناتوانن پیرۆزبایی جەژنی دایک بوون لێ بکەن چکە ناتوانن ڕێ پێ نەیان پیرۆزبایی چیم لێکن کاکە من ئەمە ڕۆژێکە بۆ من وەک چۆن ئەڵێ ڕۆژێکی ماتەمە بۆ من لەبەرەوە لە بیرم ناچێتەوە با بچینە ناو خولانەوە لە ناو بازنەدا دیوی ناوی ڕووداوەکانی کوردستانی عێراق 84 بۆ 88 ئەم کتێبە کاکدۆشوان لە ساڵی 1990 نووسیوێتی یعنی 11 ساڵ دوای ئەمە ساڵی 99 نووسیوێتی ئەڵێ بەر لە هێرشەکانی ئەنفال ئەو قسە لە ڕابگرە پەلەمەکە بابزانن لە دنیای خاترە نووسی مێژوو نووسیا و لە دنیای ئاکادمیا کتێو کە ئەینووسیت ئەگەر نەغدی نەکەنەوە کتێوەکە مردەکە کتێو کە ئەنووسێت ئێشێ نەغد بکرێتەوە بەڵێ تۆجۆکەی ئیستا ئێمە ئەم ئزهاراتەی نەوە مستەفا نەغد ئەەکەینەوە ئیتر خۆ ئێمە نەما خسکەسە دەنی خۆی نووساگیسی خۆی نووسیوتی بەڵێ دەست پێ بکە تا ئێمە نەغدی بکەینەوە تەوەجۆ بکە دەبان لە کتێبەکان لە لاپەڕە 144 کتێبەکایە لە بەشێکە تایبەتی کردووە نووسیوێتی کارەساتی هەڵەبجە ئەمە لە بدایەتی کتێبەکەیانە لە ناوەڕاست و لە ئاخێری کتێبەکەیەتی وەکو شتێک باسی بکە نووسیوێتی کارەساتی هەڵەبجە 4 لاپەڕەیە لەسەری ئەڵێ بەر لە هێرشەکان نەتوانم پرسیارێکم نەوشیروان مستەفا گەڵاڵی نییە نەوشیروان مستەفا پێم وابێ گەڵاڵیە خەڵکی ناوگردانن نەوشیروان مستەفا کەسە نزیکی خۆی لە هەڵەبجە کوژیانە نەخێر
بۆ چون من ئەمە لە جەنابە پرسی ئومیدوارم کەسێکی تر ئەگەن معلوماتی کەسی نزیکی ها یعنی جەرگی بڕیاوی باوکی برای خۆشکی کەسە نزیک نە ئامۆزا نە خاڵۆزا کەسی لە نەوشەم سەفا لە سلێمانی لەدایک بووە بە حساب کە سوکاری خەڵکی منتیقی ناوگردانن گەڵاڵی بێ پێم وابێ گەڵاڵی بێت چکە لە منتیقی گەڵاڵی شای گیرا جەماعەتی حیزبی سۆسیالیست گرتیان کاتی خۆی لە قەویلە ژیرا ئەڵێ بەر لە هێرشەکانی کاک شاخەوان غەفور فەرمووی گەڵاڵی نییە لەسەری مەچن من نەمزانی من پرسیارم کرد هەرکە ئەزانێ و معلوماتە بگەێنێت کاک شاخەوان غەفور و کەسانێکی تر کە ویستیان قسە بکەن ئەڵێن شاتریە بەڵێ تەوەجۆ بکە کەسانێک تر کە گەرەکیانە قسە بکەن پەیوەندی بکەن بە کاک کامەران کاکدانا هەڵەبجەی کاک تاهای هەورامی هەورامیەکان ئەتوان لەگەڵ کاک تاها ڕێکەون و ئەو باقی ئەتوانن لەگەڵ کاکدانا و کاک کامەران ڕێکەون بۆ شەوانی داهاتوو بەڵێ کاکە ئیدامە بە ئەوەی تریسا برادران هەمووی نووسن یەکێکەڵێ گەڵاڵی و شێکەڵە شاتریە بەس منەوە نەبزانم کاک نوشوان لە ئەوە لەدایک بووە لە سلێمانی لەدایک بووە لە باسەکەیە ئەڵێ بەر لە هێرشەکانی ئەنفال بیرمان لە ئازاکردنی چەند ناوچەیەکی کرد برمان لە ئازاکردنی چەند ناوچەیە کرد لەوانە هەڵەبجە دووکان قەڵاتزە و ڕانیە بەر لە هێرشەکانی ئەنفالەڵێ بیرمان کردوتەوە کە ئەو منتیقانە ڕزگار کەیت بزانە بەر لە هێرشەکانە ئەنفال لە نەوشیروان مستەفا تەوەقع ناکرێ ئێمە واینە قەرنە بیستۆمە ئەواخرە قەرنە بیستۆم جەهان تاریخی هەست تاریخ میلادی هەست مەسەڵەن لە 1984 ئەم جۆرە کە نەوشیروان مستەفا خەریکە قسەکە ئەم جۆرە کە نەوشیروان مستەفا قسەکە ئێژی خەڵکێکی بێسەوادە وا تاریخ نازانێ مەسەڵەن ئێژی کوڕەکە کەی لەدایک بوو ئێژی ساڵی بەفرە قورسەکە ئێژێ مەسەڵەن ئەو ساڵەوە داربەڕوو بەڕووی پێوەنەوە ڕۆڵە ئەو ساڵەوە نازانم حەمەعەلی فڵانە کەس مرد ئەو ساڵە لەدایک بوو ئیستا ئەم ئێژێ بەر لە ئەنفالەکان هیچ مێژوویەک ناڵێ ئەم ئەنفالەی تێ ئەخا کاری هەست بەم ئەنفالە تەوەجۆەکەی ئەمە ئیستا گەرەکێسی بێژێت بەر لەوەی زەربەی سەنگین بخۆین و بەر لەوەی کە دەوڵەتە عێراقی وامان پێ بکات و یانم های ئێمە دەستمانتیان نەوگە ئێمە بیرمان کردگەس و جبهە بکەینەوە جێگە بگرین جێگە ئازاد بکەین تەوەجۆ بکەن لەم چاخانە ئەیکات و ئیشە بزانیم کاورا بۆ تاریخ بەکارناوە بەر لە ئەنفالەکان ئەوەی سەری لە نووسین بوێت و ئەزانێ کاورە بە تاریخ قساکە بڵێ اینجا دوای هەڵەبجە و دووکان و قەڵاتزە و ڕانیە ئەم چوار شوێنەکە ناوی بردوون بیریان کردوتۆ کە ئازادیکەن ئەو شوێنانە نقطەی بیگرە ئالەگرا زۆر مهمە ئەزانی چۆنە بۆ خاتریەوەی کەستان نەپرسێ بۆ لە کاتی ئەوجی شەڕی ئێران و عێراقا ئێوە نەچوون جێگەیەکی تر ئازادکەن تەوەجۆ بکە ئێژێ چی بەری پێمان گرت ئەنفالەکان بەری پێمان گرت نقطە ئازادکەین تۆجۆکەی بۆ خاتریەوەی سە تو یەخەی پێ نەگری بێژی بۆ هەڵەبجەت کرد نا ئێمە ئەم بیرۆکەی ئازادکردنە خاک و شار و ئەمانمانە بوو وەێ ئەنفال اتفاقکە و ئیسە زانی تۆ بۆ ئەنفال بەکارەوە لەبەرەوەی بیکاتە ناوە مێشکە تۆ ئەو نایژێ بەر لە 83 نایژێ لە 82 ئێژێ بەر لە ئەنفالەکان یعنی ئەنفال هات بەری گرت بەم بیرۆکەی ئێمە وتمان خوا خەڵی ناگری و لادیەکان وێران ئەکەن و خەڵک ئەکوژن و لاوە بە ئەم کارە نەکەین لەو شوروان مستەفا بە زۆڵی جا لای ئێمە ئێژن کابرا سیاسەتمەدارە منزویان زۆڵە مەسەڵەن جەلە وەرگە زۆڵە وەسەر ڕێوی من تا ئەمشە وتم جەلە وەرگە مەسەڵەن خۆی کەرەکەی فلان پێ کرد بە شەوکەتە حاجی مشیر خۆیشی دای بیکەن و خاڵ بێژن شەوکەت دزە و دەسی بڕیگەوە بڕیان دەسی ژنیان بڕیگە و ئاڵتونیان بڕگە لەبەرەوەی دەم کوتیکە ئەمەی کە ئێژن جەلال تاڵەبانی زۆڵگە و کەفتاروگە زۆری ئەمەسە مەسەڵەن ئێژن کاکەنەوە زۆڵگە نەوە زۆڵ ئەمەسە زۆریەکەی ئەمەسە ئیستا من ئەوە یەکێ لە زۆڵیەکانی نەوەم دەرخست نەوە تاریخ بەکار ناوە نەوە ئەنفال بەکارەوە من و تۆش ئەزانین ئەنفال 7000 لادێ لە بین چووگە 180,000 توزانم 100,000 تۆ بێژە 20,000 ئینسان و هەرچی کریاگەسە ژێرە خاک و ئیستا ئێمەژین ئۆکەی دێ ئەمانە بۆچی شارێکی تریان ئازاد نەکرد بۆ خاتریەوەی ئەنفالەکان بەری پێگرتن گرتت ئەمتە گرت ئیدامە بە ئستا حل لە سەرتاوە ئیدامە بە
شتی گەورەتر بەڕێوەیە ئەڵێ بۆ ئازادکردنی پشدەر و بیتوێن و تا شاخی هەیبەت سوڵتان لە مێژ بوو لەگەڵ 12 مستەشاری ناوچەکە ڕێککەوت بووین پێکەوە بە کارێکی هاوبەش قوات المعتەسەم ئەو شتە کە ناوی قوات المعتەسەمە واتە هێزەکانی فەیلەقی 24 بگرین و ناوچەکە ئازاد بکەین لەبەر تەواو نەبوونی ڕێگای سەردەشت قەڵاتزە دواماخست. ئەمە بگرە با من ئەم چاخانە ئاغا دەرکەم. ئەم ئاغا ئێژێ تەکە 12 مستەشارە جاش تۆ بێژە حەدەئەقەل 500 نەفەر لە عەشیرەکەی خۆیان تفەنگچیان بووگە. حەدەئەقەل 500 نەفەر 12 6,000 نەفەر نیروی مسلحەکە 6,000 نەفەر نیروی مسلح 12 مستەشار لەگەڵ ئەم ئاغا ڕێککەوتگن خۆشیە بووە ئەجازە بدە پشدەر و توێ هەیبەت سوڵتان و بیتوێن و ئەمانە بگرن دیسانەوە هات گەرەکێ بێژێت ئێمە بەرنامەی ئازادکردنە خاکمان بووگە بۆ نەمان کرد جادە نەبوو تەوەجۆ بکەن جادە نەبوو جادەی کوێ نەبوو سەردەشت قەڵاتزێ دروستە؟ بەڵێ تۆ جادەی سەردەشت قەڵاتزێ بۆ چییە؟ بۆ چیتە؟ تانکی پیاتێریت ئێران کە هەڵەبجێی گرت تانکی نەهاورد بۆیە من هەر سوعالم کردوتم ئێران تانکی پێ بوو وتان نە تانکی نەهاورد تۆ مەگەر هێزە گریلایی نیە خۆت بەو شاخانەوە مەگەر لەو شاخانە و بە هێزە گریلای خۆ تۆ شەڕە جبهەیت نەکرددا تۆ بە عملیاتە گریلایی وە چریکی خەڵکە هەنارگەسە کەرکووک خەڵکە هەنارگەسە وەکو مامەڕیشە خەڵکە هەنارگەسە کۆیە خەڵکە هەنارگەسە هەولێر تو جادەت بۆ چییە نەوشید وای مەسەفا جاشەکانیش لە جێی خۆیان نەدانیشتگن جادە بە ئەندازەی کافی بۆ ئەوەی کە ئەوان بتوانن محاسرەی ئەم معسکەرانە بکەن مەوجودە تۆ حەدەئەقەل 6,500 دانە نیروی مسلحە هەست تۆ لەگرا درۆ ئەەکەی ئەو 12 مستەشارە کێن تۆ ساڵی 99 خەریکی باسیەکەی ناوەکانیان گەرە 1 2 3 4 5 ئەغدێ و قەراردادێک کە بەستکتانە فیمابینە یەکتری بێرنی سیاست بەڵگە قساکە من ناتوانم بە قسەی تۆ قنکەمە دەوڵەتێ ئێشێ بەڵگەم بوێ بەیانی بتوانم یەخە بە تۆ بگرم بەڵگەم گەرەکە لە سیاسەتە تۆ ئێشێ ئیمزا بکەی تا من بتوانم ژیانە خۆم و خانەوادەم و کەس و کارم بخەمە مەسئولیاتی بخەمە بنە تۆ پشتەکەمە سەدام حوسێن ئۆکەی تۆ ئێشێ تەزمینێ بە من بدەیت تا من بتوانم لە بەرامبەر سەدام حوسێن نابێسم کووە ئەغدە ئەوانە کووە ئەلبەتە کارێکی نییە کاغەل دروستکەیە وەێ کووە ئەغدەکانیان کووە ئەغدێک تۆ تازە تۆ هیچێ نییە تۆ ئەربابەکە ئێرانە ئێشە دەوڵەتە ئێران مۆری کردووێ بۆ ئەمان مۆری کردوێ نێست ئەمتە نییە بەهانەت کرد بەوەی کە جادەی سەردەشت قەڵاتزێنێ بۆ چیکە دەبابەکانە بووی مدەڕعەکانە بووی لەشکرە مەکانیزەت بووی تۆ سەیرە ئەم چاخانە ئەمە دیسان گەرە کێسی بێژێ نوکتەوا لە ئەگرا حۆقەکەوا لەگرا حیلەکە مەکرەکەوا لە ئەگرا گەرە کێسی بێژێ ئێمە بیرۆکەی ئازادکردن خاکمان بووگە بەر لە ئەنفال دوای ئەنفال ڕێکەوتین پلانمان بۆ دانیاگە تەکە جاشا ڕێکەوتین چوو مەسەڵەنگە هەڵگەڕێتەوە بژێ بە نیرویە لەشکرە حیزە یەکێتی چوگین مەسەڵەن 300 پێشمەرگە خەڵک پێکەنی کۆرە بابا کۆیکەرەوە کاول نە جاشیشمان لەگەڵا بوو سەرکە خەریکە داستانێکی دەکێ شاهدتە کەس نازانێت کو ئەغدەکەی دەوڵەتە ئێرانە کەس نازانێت تۆجۆکەی کەس نازانێت کاک پەیمانجان ئەو پرسیایی کە تۆیکە ئیسا لەسەر شیکردنەوەی ئەم بابەتەکە من وروژانم کامەران بێسەر کامەران بێسەر کوڕە کوڕە قەحبەی سۆزانی مامۆستا عەبدوڵای گەوای کوڕە گەوا لە خۆت و لە قەبرەکەی نەوەت بم گوێدوا پێ کوڕی گەوات من خەریکم کوڕ قسەکانە خودنەوەی گەوا دە جنایەتکارە وا لە تۆ گەواتر بوو ئیبنە قەحبەی کوڕە سۆزانی خەریکم ئەوە تەفسیرەکەم گەوا باوک من خەریکم لەسەر فاجعەی هەڵەبجە و ئەم تاریخە خوێناوی ئومەتە کوردیە قسە ئەەکەم کاکە نەوشیروانە ئەوەڕمە ماتەحتە لە دەمە بێتە دەر کوڕی قەحبە حاڵیتە ناتوانی شۆخی بکەی بە مەئاساتە ئومەتێک ناتوانی کوڕە حیز ئەو دەورانە تەواو بوو جنایەتکاری وەکو تۆ بەناو ئێمە با بکە گەڵت دەڵپنی بگەڕێنێ گەڵت دەڵپنت تێڵایتی ئەەکەم لە قن تۆ حتا دەمە بێتە دەر حاڵیت بوو
جا ئەگەر دەسم لێت گیر بوو ڕۆڵە نیشانە ئەدەم ئەخەمە ئەو جێگەوا لێ کەوتیدە تۆخمە سۆزانی تۆخمە حەیز گاڵ داڵپن تۆ ئەگە پیاگی وە خۆت ێژی مامۆستا حەیزە کوڕە حەیز تۆ خۆت وە خۆت ێژی مامۆستا گەوای کوڕە گەوات من خەریکم لەسەر قسەکانە نەو شیروان مستەفا قساکەم ئومەت کوردی ئەگەر فێر بوو ئەوەی سوخرەی کرد بە تاریخی بە مەئاساتی بە دەردەکانی هەڵی دووری ئەو وەختە ئەزانی ئەو ئومەتە ڕزگاریە بێ جا بزانن ئەم مامۆستا گەوادە کوڕە کێس وا لەکوێ تەوەجۆکەن وتم پێتان لە ئەوڵ و هەواستان بوێت ئەم تۆ بمریە ئەو تۆ بمریە نیە وەکو گا ئەتان گورم کاوەڕتان دیگە لە پشتۆ لە کونای قنیۆ بزن لە کونای قنیۆ ئەیگورن لەبەر خاتووی پێسەکەی نەدڕێ لە کونای قن تۆ ئەو گورم پێسەکە نەدڕێت هەڵی بوو بۆخشی کاکامران ئەدامە بە ئافو بە مامۆسا بڵێ لەوانەیە ئەم کتێبەی کە کاکەنەوە نووسیوێتی ئەمە فۆتۆشۆپ پێ خۆ بە فۆتۆشۆپ نییە کاکە ئەمە خۆی نووسیوێتی لە کتێبخانەکانتانایە بەڵام بە شەرێکتان نەتان خوێندوتەوە خوێندی بێتی شتانەوە هەروە بە سەرپێی تەماشاتان کردوتەوە وەڵامم پیاوە ئەو فرمێسکانەوە لە چاوی تۆ هاتە خوار لە منە ئەوێت بە کەلامە ئاگرین ئەبێ بە مەچەکە ئاگرین بابزانی تۆ ئیدامە بەکارە نەوێت تا من کۆی ئەم توخمە سۆزانیانە لەم کوردەوارە کۆکەمەوە ئیدامە بە باگوێی لێ بێ مامۆسا لەگەڵ زۆربوونی گوشاری دوژمن بۆ سەر ناوچەکەی ئێمە مەترسی ئەوە زیای کرد کە جێشی عێراق ناوچەکەمان لێ داگیر بکە جیرانی بارەگاکانی سەرکردایەتی یەکێتیش ئەبوو بەهۆی هەرسهێنانی بەرگری لە ناوچەکانی کەدا کاکە بێسە کاکە تو سەری ئەم چاخانە بکە لە پڕێ کۆتەنیان لێ هەڵچنین دەوڵەتە عێراق قەرارە بێتە سەرمان تۆ هێزە گریلا مەگەرنیەی مەگە تۆ هێزە گریلانیەی سەرکردایەتی تۆ لەوێ چیەکە لۆجستیک بدات یعنی ئەسلحە بدات سەرکردایەتی تۆ جەلا لە تاڵەبانی قنی خسکە سۆپاڵا لە سەقز سەرکردایەتی تۆ مەسەی بارزانانی قنی خسکە سۆپاڵا لە کەرەج مەسەڵەن بێ ساختمانەکە لێ داگیرکە دەی تۆ خۆ شەڕ جبهەیی ناکەی شەڕ جبهەیی ئەەکەی تۆ شەڕ گریلایی ئەەکەی تۆ هەیت و چوار مەخزن فیشەک و چواردانە نارنجەک و کۆڵە پشتێ لە کۆڵتا و یاڵڵا بەم شاخانە وانە سەرکردایەتی چی لێ بگەڕێ کاورای کاولە درۆزنە جنایەت کار تۆ خەریکی ئەی خونجنی ئیستا خەریکی داستانە هەڵەبجە ئاخونجنیت هەڵی هەیە خەریکە ئەی خونجنێ بخونجێت تەوەجۆکەی ئێژی ئێمە نازانین تۆ شەڕ جبهەیی ناکەی خۆ تۆ ئەرتەشە متعارف نیەی خۆ تۆ ئەرتەشە وڵاتێ نیە شەڕ جبهەیی بکەی تۆ گریلای چوار پێشمەرگەتی هەڵدریاگە هەنار بۆ لادێک دروستە پس ئەم قسە لە گران نایخوا سەرکردایەتیمان لێ بگرێ پزنەوەی چەمداریمان نامێنێ کۆمەڵەی شۆڕژگێڕە کورسانە ئێران گرت وا پێ ئاژوانی لە حیزبی دموکرات گرت کە سەرکردایەتی حیزبی دموکرات گرتی حیزب دموکرات لە بین چوو لە بین نەچوو گرتی ئاژوانی گرت خۆیان نەزانن مەقڕی سەرکردایەتی حیزبی دموکرات ئەوە کاکتەها هەورامی ێزان تاریخەکەی کۆمەڵە گرتی خۆ حیزب دموکرات لە بین نەچوو چوو تەوەجۆت کرد ئەدامە بە کاکە ئەمانە پیان وایە ئێمە معلوماتی ئەسکەریمان نییە هەروە لە خۆی ئەتوانێت درۆمان بۆ بکە فش بکاتۆ دەرچێ ناتوانێت درۆ بکە پس لەگرا ئەمە ناخوات سەرکردایەتیمان لێ بگرن و لێمانی تون کردووەتەوە بێ لێمانی بگرێتەوە وانی ئەمە دروست ئەنجامەکەی دیاری کردووە کاک پەیمانجیان کە ئەگەر سەرکردایەتیان بژێری ئەنجامەکەی چییە بێ ئەڵێ لە ئەنجامە ئەبێتە هۆی هەرسهێنانی بزوتنەوەی چەکدار لە کوردستانی عێراقا ینی بزوتنەوەی چەکداریش نامێنێ نەک هەر ئەوان بزوتنەوەی چەکداری بە سەرکردایەتی یەکێتی نەوگە بزوتنەوەی چەکداری بە پارە چەکە قەرارگای ڕەمەزان و فەرمانە قەرارگای ڕەمەزان بووگە ئەنا تۆ نە ئەو کوڕە بوویت نە بە ڕەنجە شانە خۆت ئەو کارتە ئەکرد شەڕە ئێران و عێراق دروست بوو استخباراتە سووری دروستانی کرد خستنیە باوەشە استخباراتە سووری چون سووریە و عێراق هەرتکیان لەسەر ئیدەی میشل ئەفلەق هاتبوون ئەم حیزب بەعسە ئشتراکی بوو ئەو حیزب بەعسە ئشتراکی بوو لە جەریانە جەمال عەبدولناسرە ئەمانە لە ئیتفاقەکە کە کردیان بۆ ئومەی عەرەبەی واحدە نەیان توانی و لە یەک ترازیان ئاغایە حافز ئەسەد ئەحساسی ترسی ئەکرد لە ڕژیمە بەعسە عێراقی چون سەدام حوسێن کاریزمای زیاتر بوو
سەدام حسێن سنی مەذهب بوو، قولدورتر بوو، گەردەنکەشتر بوو. لذا ئاغای حافظ ئەسەد لە پشت ناسیۆنالیزمە عەرەبی لە هەیکەلە سەدام حسێن ئەترسیە. ئاغای حافظ ئەسەد دوژمنە سەدام حسێن بوو و لە تەمامە وەختە شەڕ ئێران و عێراقا هاوکارە مستەقیمە دەوڵەتە ئێرانی گرتە تۆ ئەو کوڕەنەوگی ڕۆڵە گیان بۆ خۆت نیر و دروستکەی تۆ کارمەندە قەرارگای ڕەمەزانی باڵە شیعەیە جوولەکەیە ئانوسیە ئێرانی بە حافظ ئەسەد تۆ هو بە جمهوری ئیسلامی تۆ سەرکردایەتی یەکێتی هیچ پۆخێ نەوگە کە بتوانێت شەڕ ئەدامە بدات، نە پوڵە بووگە، نە ئەسلحە بووگە، نە خاکە بووگە، ئەگەر مەوجودیەت دەوڵەتە ئێران لەیدایە بە تۆ گرت تا ئەگرا گرتە. پس بزوتنەوەیە چەکداریە تۆ بە ئیدەیە ئینقلابیە تۆ نەوگە، تۆ حتا ئەگەر سۆسیالیستوی ئیدەی ئینقلابیەکە کارل مارکس نووساگێسی نەتۆ، ئەمە فەزڵە بۆ کارل مارکس نەبۆ تۆ. لنین نووساگێسی نەتۆ، ئەمە فەزڵە بۆ لنین نەتۆ. تەوەجۆز کرد تۆ هیچ کامیان هەنی خۆت نییە، تۆ هەیکەلێکی کۆپیت وا تەجهیز کریابی بە تەجهیزاتە ئومەتە کوردی. ئێشێ بزانین تۆ بۆ کێ دروست کریابی و بۆچی دروست کریابی. نەو شیروان مستەفا لەسەرەوە تا ئیستە تەلاش ئەکا گەرەکێ بێژێ خەڵکی کوردەوار یەکێتی نیشتمانی تەرحی ئەمەی بوو خاکێک ئازاد بکە. تەوەجۆ بکەن ئەمە هەر گەرەکێسی وەلێ هەر ئێخا ئەو ئەنفالەکان و ئەوەن لەگەڵ جاشەکانە ڕێکەوتون تا تۆ نێژی هێزەکەتان کەم بوو لاوە فشە فش درۆمەکە لەگەڵ جاشا ڕێکەوتین و جادە نەبوو. جادەت بۆچی بوو؟ جادەی وڵا گەرەکتە سوارە لە نەقلیەکەی سەردەستۆ سوار بووە یاڵا قەڵاتزێ دەی شەڕە دەی شەڕە جادەیشی تیاوێت کوێریەکەنەوە. ئۆکەی تۆ ئالەگرا ئەوێنی ئستدلالات کاملەن زەعیفە. سناریویەک دای ئەڕژێنێ مناڵانەست تۆ ئێمەت بە مناڵ فەرز کردگە مناڵە ئەخەڵەتێنی ئەو ساگەرەک تو مناڵێ بخەڵەتێنی مەسەڵەن مەساسەیەکی بەدەسەوە ڕۆڵەگە منە چۆلەکەکە وقی عەمودەکە چۆلەکەکە مەساسەکە ئەورد ئەمانە فکرەکەن ئێمە مناڵین. ئۆکەی ئێدامە بە بەڵێ لەبەر ئەوەی کە ئەبووە هۆی هەرسهێنانی بزوتنەوەی چەکداری لە کوردستانی عێراقا ئەبوو چی بکەین؟ ئەبوو بە هەر جۆرێ بێ کارێ بکەین جوڵانەوەکەمان لە ڕووخان ڕزگار بکەین. یعنی ئەگەر ئەوە نەبوایە جوڵانەوە با من ئەم ئستدلالە دروستکەم جوڵانەوەکەمان لە ڕووخان نەجات بین. جوڵانەوەی تۆ ئێشێ بۆ خەیری عمومی مردمی کوردەوار مهم بێت، بۆ کوردستان مهم بێت. یعنی تۆ گەرەکت بێ کەرامەتە ملەت و کورد بپارێزی، خاکە سەرزەمینە کوردستان کوردەوار بپارێزی، عیزەتی مردمی ئێمە بپارێزی. تۆ ئێشی ئەم کارە بکەی تا هەبوونە تۆ مهم وێت. تۆ وەختی خۆت تەعەداکەی، خۆت تەجاوز ئەەکەی، خۆت ئەم مردمە ئەکوژی و خۆت جنایەت ئەەکەی بەر عەلەیهی مردمە. ئێشە یەکێ تۆ بگرێت، ئێشە یەکێ تۆ بکوژێت. تۆ ئێشی لەگرا تەوزیح بدەی کارنامەی مشەشع تۆ، کارنامەی پڕ لە سەروەری تۆ، پڕ لە کوردایەتی تۆ، پڕ لە قەهرەمانیەتی تۆ بوو ئەم ملەتە چی بووگە؟ هەڵی بژێر ئادەی مەلابەختیان لەبەر بیرەوەریە نەوە مستەفا جنایەتکاریە تۆ نیشانەدا تۆ کێی قەسابێکی بتمام معنایی. بزوتنەوە نەمێنێت بە زەرەرە کێس، بە زەرەرە ئێمەس یا بە زەرەرە گیرفانە تۆس، بە زەرەرە کێس. تۆ ئێشێ لەگرا مشەخەسی کەی براکەم تۆ نەهاتکی بێژی کورد کێس، تۆ یەک دێر کوردایەتیت نییە، تۆ نەهاتکی بێژی ئێمە دوژمنەکەمان کێس و لە بەرامبەر کێ وێسیاگین. تۆ لەو لاوە ئێژی سەدام حسێن دوژمنە لەم لاوە لەگەڵی داعشی مفاوزاتی لەگەڵا ئەەکەی. تۆ ئێژی دەوڵەتە عێراقی خراوە جێیشە دەوڵەتە عێراقی لە سویەکی ئاباتێنیت. تۆ دوژمنە ئێمە کێس، تۆ عێراقە دەوڵەتە عێراقە دێخۆ تۆ ساڵە 2023 خۆت ئەڕۆیتە دەوڵەتە عێراقدانی کوڕگەوات. تۆ ئەم ئومەتەی ئێمە دوژمنەکەی کێس عەرەبە، ئیسلامە، مارکسیزمە، سێکولاریزمە، ڕژیمە بەعسە عێراقە. دەی تۆ چۆن لە سیاسەتات تەماشاکە دوژمنە سیاسی تۆ حەجوە خۆش ناویتەکیا، حەجوە خۆش ناویت. دوژمنە شخصی ئینسان خۆشەوێتەکیا، بەڵام دوژمنە سیاسی پەیوەندی هەست بەمانەوەی تۆ ئەوەی ئەدەبیاتی سیاسی بزانێ ئەزانی دوژمنە کورد کێ بوونەوە
جواو نییە لێسە دەی ئەم بزوتنەوەی تۆ بۆ شی ئێشێ بمێنێت تۆ جواو نایت و هەروە لە خۆتۆ پێیانێ ئەڕۆی کە ئەنەهوو ئێمە قبولمان کردگە تۆ کوڕەخاسەیت و تۆ سەرباز و وەتەنیت و تۆ بۆ ئومەتە کوردی خەریکیت و تۆ بۆ خاکە کوردەوار خەڵکیت و تۆ بۆ حەجکان دەمانە کارنامەکە دوانایژی ئەمە لەن کارنامەکە دوانایژی ئۆکەی ئیدامە بە پس ئالەگرا دای لە سەحرای کەربەلا جا شیعە وەختێ کەم تێرن مەلای شیعە وەختێ کەم تێرن پرسیاریان لەکەی ناتوانێت جواو باتۆ یەکسرە ئێژێ دەسە بڕیدەی حەزرەتە عەباس بمیرن بەراوی گەلووی خوشکە عەلی ئەسکەر دەر سەحرای کەربەلا خەڵکی بگری ئەمانیشی یەکسرە ئەدەن لە سەحرای کەربەلا تۆ هەواسە نەوێکی تەوەجۆت کرد پس تۆ لەگرا ئەوێنی یەک دانە غەشە گەورە کریاگە هەر لە ئەم دوو خەتە ئەمە گەرە کێسی بێژێ ئەمەلیاتە هەڵەبجە بە ئێرادەی ئەوانەوە بوو یعنی ئەوان گەرەکیان بوو خاکێک ئازادکەن بەر لە ئەنفال دوایە ئەنفال و ئیستا کەوتگنە مەخمەسە ناتوانن پشدەر و ڕانیە بۆ هەڵەبجە بۆ پشدەرتان نەگرت بۆ هەڵەبجەتان انتخابکەن سوالە مهمێکە ئەگەر ئەو 12 مستشاری منطقی پشدەر و بتوێنیان لەگەڵا وایە یانتوانی 3 پشدەر بگرن ئەجازە بدە تەواویکە دام چاخان و درۆ تەواوکە خۆ ئەجازە کاک پەیمان ئەڵێ بۆ ئەم مەبەستە یعنی بۆ ئەو مەبەستی کە باسی کردە پێشە ئەو مەبەستە ئازادکردنە خاک بوو ئەڵێت داوامان لە ئێران کرد پارێزگاری هەندێک لە شاخەکانی پشتی ناوچەکەی ئێمە لە پەلاماری جێژی عێراق بگرە ناستۆی خۆیان پشتی شاخەکانیان تۆ بێسە پشتی شاخەکانیان ئەمان پشتیان ئێشێ لە کورە کاکە ئەمان ئێشی گەمارۆ دریاگەن یعنی ئیسە گەمارۆ دریاگەن ئەمان بەریان نەگەرەکە دوایان گەرەکە دەی دواتان خواڵەقەی جەیشی ئێرانیە پشتتان واوەقی ئێران و ئێشێ بەرتان بە خەسی بوومبارانکە نە پشتتان خۆ پشتمان بگری ئەمە لەو قسە کوردیەسە وا پشت ئەەکەم و پشتگیری ئەەکەم و پشتی ئەگرم و تێگەی داوامان کرد لە ئێران پشتمان بگری دەی داوایان کرد ئێران پشتیان بگرێ بۆ چیش پشتیان بگرێ کاک پەیمان لە پەلاماری جێشی عێراق بگرن ئەسوی خۆیان بۆ ئەوەی هێزەکانی ئێمە ئازاد بن نەک بۆ شەڕکردن ئازاد بن بابزانی گوازینەوە بتوانین بیان گوازینەوە کا کامەرانی حەمەنووری ئەمە بگرە با من لە تۆ سوالێ بکەم کە تۆ کۆنە پێشمەرگە و وە کەسانێک لەگرا کۆنە پێشمەرگە و بن من لە ئبتدای قسەکە وتم ئەمانە هێزە پارتیزانی کاری ئەمەسە دەسە ئەهەنێرێتەوە بۆ ناوچەی جۆرا و جۆر هەر لە گەرمیان و گرتگە تا کۆیە و دەشتی هەولێر و سلێمانی وایە یاوانیە تۆ هێزێکی پارتیزانی بی نەتوانی خۆت بەو شاخ و داخە خۆتی و هەرتە قاچ و قول و دوو بەڵگە گوێت وە کڵاشینکۆفێکۆ نە دەبابە واپێ نە هەلیکۆپتەرە واپێ نەمودە ڕەعە واپێ تۆ چۆن ناتوانی خۆت قوتارکەی لە ناوەم حەڵقەی محاسرە چۆن ناتوانی ئازاد بووی لە چی لە محاسرە ئازاد بووی لە محاسرە ئازاد بووی سەیکە کاکە گیان تۆ فکرەکەی ئێمە مناڵێ نەو شیروان مستەفای جنایەتکار ئێژێ لە جێگەیەکا وا مامۆسا نەوێ کەڵەشێر بڵقاسم بەگە ئەم مردنی ئێمە بە شەهەوات و بە درۆ و بە نان و بە سیاگن و کوێروگن سوال ناکەن تۆ چۆن هێزە ئەهەناردەناوە چۆن ئیدعاکەی لە گەرمیان و عملیاتە کردگە لە هەولێر و عملیاتە کردگە چۆن ئیدعاکەی لە زاخۆ و عملیاتە کردگە لە سلێمانی کردکتە وەختی هێزەکەی تۆ زەمینگیر بووگە ناتوانێت تەکان بخوا هێزی گریلایی قڕوە سەرە خۆ تۆ هێزە جبهەی نییت لەگرا لەشکرە مەکانیزە و شفەلەج بوێ تۆ لەشکرەکەی ئەڵمان نییە لە ستالینگراد دابێ بە عەرزە وەڵا گەرەکمان و ئازادمان کرد لە چی لە محاسرە لە وجودە چەپەڵ خۆتان لە چی ئازادتان کرد مشەخەسی ناکە خۆ بەس لەگرا تۆ ئەزانیت کاکە تۆ شەڕت جبهەیت خۆ نەکردگە تۆ نیرویەکی گریلاییت مەقڕ سەرکردایەتیمان کاخە سفیدوگە پنتاگۆنە چواردانە تیرە و تەڵامەگە نەو خانووی قوڕی مەگەن نەو چادرێ مەگەن نەو هەڵیگرە بڕۆ لە جێگەیەکی ترادا ئەتەوەجۆکەی مەقڕی سەرکردایەتیمانە و پنتاگۆنە و بەڕاستی و لەم خەڵکە گاگشتی کلێ ماسێ ناترسێ بوو تۆ بۆ نەوتوانی تەکان بخۆی مە تۆ هێزە گریلایینی مە تۆ نەوت بە گژە شێرا ئەچووم چنگەمە کردە گەلووی شێرم هەڵەتەکان مە تۆمە ئەوە نایژی ڕەجولە حەدیدیمان بوو ڕەجولە بەردینمان بوو ڕەجولە ئەتۆمیمان بوو مە تۆ نایژێمانمانە بوو
چۆن ناتوانانی لەم حەڵقەی محاسرەی مشتێک گەڵدەڵ پنە سەربازی عێراقی دەرچی تازە تۆ 12 مستەشار ڕەفیقتە 6,000 نیروی جاش داڵدەڵەدا چۆن بەناوەمانە ناتوانانی تێپەڕی ئاژێ کورێژە کورد بدوێنە خۆی شەرع خۆیەکە درۆزن خەریکە قسەی خۆیەکە ناخۆ کاک پێمان قسەکە جوانە ئەگەر ئەم داوای لە ئێران کردوێ و ناوچانەی بوو بپارێزێ و ئەم شەڕی خۆی بکە ئەمەڵێ داوامان کردووە کە پشتی شاخەکانی ئێمە بگرن بۆی دیفاعمان لێ بکەن تا ئێمە بتوانین قواتەکەمان بگوازینەوە بۆ پاراستنی خەتی چەرماوەند و ژیلوان و ئاسۆس یعنی بڕۆنە دوای دواوە بچنە سەر لای ئاسۆس نازانم ئاسۆسۆمانە کوێندەی بەڵێ ئەو منتەقە ژیلوان و ئاسۆس بەڵام چی ڕێی بەمەژنەیە بەسترانی ڕێگەی زەمینی جادەکە بەست بووی با من نکتەی خۆشێکە بۆ بگێڕنەوە ئێژێ تورکی گیریا وتیان هەتی و چه خەوەر لە شەڕ ئێران و عێراقا وتی وەڵاو عەرەبە سەدبابانە ئێمەیان گرت وتیان یا ئەتانکەین یا ئەتان کوژین وەلێ منیان کوشتا تەوەجۆکەی لە ئەسڵا کاورایان کردوو وەلێ منیان کوشت ئیسە نەوە تۆ چۆن مای ڕێگەکەیش نەما و سەرما بوو نەوتوانی بیوەڕیت و چۆن مای ئێمە تۆ لە ئەوڵەوە نەوت ئێمە داڵدە چی گەمارۆ دریا بووین و ئەخوریاین و ئیستا ڕێگەکەیش بەسییان نەماتوانی دەرچی دەی تۆ لۆجیستیکە لەکوێ هاورد نانە لەکوێ هاورد لەکوێ هاوردە وەڵا ئەلبەتە منیان کوشتی نەوە ئێژی بلەخەرە کردیتیان یا کوشتیتیان کامیان وەڵا نەوەیان کوشت ڕێگەکە بەفرگرت بووی کاک پێمان ئاجا پێشمەرگە بەفر ناوەڕێها شۆفری دەرەکە جادەی شۆستەی دەرەکە تەقەی بێوەسەیە ئەی ئەم گشتە فیلمە و دێتەوە یادم ڕۆژێکی قەندیل پێنایە گریان دڵی مات و دیل بەدەم سەرماوە نازانم بەدەم بە نوکتە بازی پیشانمان ئەدا چی وەزعی ناڕازی تۆ مەگە بە قەندیل و نەوی قارەمان قەندیلی ئەوەز لوتە شۆڕ ئەوۆ دێتەوە یادم ڕۆژێکی قەندیل پێنایە گریان دڵی مات و دیل ئەو دەستەی لەوێ بەفراوەی تەزان داخ کراوە لێرە بە ئاگروژین وا دیارە بەفرا و قنگتی تەزانگە تەکانە نەخواردەتەوە وەڵا بەفر دایگرت و نەمانەتوانی تەکان خۆین بەم گیان ئەفەرین تۆ سەیر ئەمەکە دانەی حیزب دموکراتی ئەیانوت پرسیارم لیان کردوتم ساڵی 96 بۆ ڕێکەوتنتان کردە کە سوپای پاسدارانە تۆ کۆمیتە مەرکەزی بووی وتی وەڵا لەژێر تۆ باران بووی ئەیوتم تۆ پێشمەرگە بوویەشی لەژێر تۆ باران نەبی تۆ لەژێر تۆ بارانەشی شەڕکەی خۆ پێشمەرگە نەوگی بڕۆی بۆ کچبازی هەرکە ڕەو بێبێژی بەخوا زەخمە ئەی تۆ پێشمەرگەی تو ئێژی لە شێرە تۆ پاوی یعنی تۆ تۆپ لێ نەدریاگە بۆیە ڕێنەکەوتی دەسە بۆ نەوریاگانە حیچێ نییە ئێژێ قنە ڕەش و چەرمەک لە بوارە دەرەکەوێ کاکە ئەمە لە بیری نەما وتی وەڵا منیان کوشت ئافرین بەڵێ کوشتیان کوشتیان لەبەر بەستنی ڕێگاکە و کە بەفرگرتە بووی ئەمە چی کرد ئەمە ئێرانیەکان ئەڵێ ئەمەیان کرد بە بیانوی ئەنجام نەدانی ئەم داوایەمان باشە داوایەکی تریان لە ئێرانیەکان کرد ئەڵێ داوامان لێ کردن لە جێگایەکی ترەوە جەبهەیەکی نوێ بکەنەوە بۆ ئەوەی دوژمن ناچار بێ بەش لە هێزەکانی لە شەرگاکەی ئێمە بکشێنێتەوە بیگرە کاکە کامران لای ئێمە قەیمیەکان ئەیان و یەکلا نەڕەسی دوولا درازە یەکلا نەڕەسی دوولا درازە ئەزانی یعنی چی یعنی شتێکی بچووکتر نەکریا ئیسە کاورا داوای شتێکی گەورەترەکە تۆ کاورا پشتیتی نەگرت تۆ ئازاد بووی چوار تۆ بخا ئێستا خاکە بۆ ئازادەکە تۆ سەیرە ئەمە بکە ئێژێ کەسی ڕێگایان نەیەدا لە لادیە کە ماڵە هەواڵی ماڵی قوێخایە ترسی تۆ کاورا چوار تۆپی بۆت خەرج نەکردگە چۆن جەبهەیەکی ترە بۆ ئەکاتۆ جەبهەیە ترە بۆ ئەکاتۆ تا تۆ بێژی ئەم قواتەی کە هاوردێسی سەرکردایەتی بگرێ کرد ئەوێ ئەسەی مەکارێکمان بەمە نییە نازانین ئامارە ئەرتەشە عێراق چەنی بووگە تۆ دەرمەوردە حکوومەتی قسەکەی حاڵی تەیە ئەتوانێت سەربازگیری بکە و هەر چەنێ مەیلی بێ هێز بێرێت هەر چەنێ مەیلی بێ هێز بێرێت ئەسەن ئێمە قبول یەکەین ئەرتەشە عێراق هەر ئەوە نەهێزی بووگە هاتکە گەماروی توی داگە حدودەکانی تری بەرداگە مەریا
بەری داگوتەوە ئێستا ئێمە لە تۆ قبول ئەەکەین ئەم گەرەکێسی نیوەی ئەو هێزانە بواتە ئەو جێگە وا تۆ گەرەکتە جەپیتیا ئەی تۆ ناوسکە بڕیاگە لەگرا جەپە بکەیت و دەی تۆ ئەو کوڕە هەی لە جێگەیەکی ترا جەپاکەیتەوە بۆ لەگرا لایکەیتەوە ئەمە یەک تۆ لەگرا 12 مستەشار حەدەقەل بە 5,000 نیروی نظامی دوا لە پشتا لەکوێ ئەم ئەمکاناتەی ترت هەست نێست تەوەجۆ بکە نەوشیروان مستەفا ئیستە لەگرا تفێکی کردە زەهنە من و تۆ دانێ کڵاوی ترین یاسەرمان نەوشیروان مستەفا زانی چی گوت نەوشیروان مستەفا هەل لەسەر و شێلای کە ئێمە گەرەکمان و ئازاد بکەین و نەمانتوانی کەوتی لە موشکیلە و ئیستە داوامان کرد لە دەوڵەتە ئێران جبهەیەکی ترمان بۆ بکات و هەمەی حاجی مەحموود وتی دەوڵەتە ئێران بە قسەی ئێمە نەکرد من لێمدا دەوڵەتە ئێران تاکتیکە خۆی ناگۆڕێ بخاترە ئێمە تۆ هەر حی چێنەوگی تێ هەڵدریات ئیستا تۆ گەرەکتە بێژی دانیشتی تدبیرە کە هەڵەبجە ئازادکەی ئازادیکەی یەکدانە لاپەڕە بێرە دەوڵەتە ئێرانی بە تۆ تەعهودی داگە هەڵەبجە تۆ بیگری وهنە تۆس بێری پس ئەمە گشتی شەفەوی وا لەکوێ کورە شەفەویش پاسداری هەواڵی نەیەپرسی کورە ئەمانە پاسدارێک کورە کاکە پاسدارێک تفی نەیەکردە ناو چاویان کەس نێیانی ئەدی پاسدارێتی هەڵگریاگی ئیسفەهانی چواردانە تفەمی جێ ئاغاجان مرسی ئاغاجان مەمنون ئاغاجان تر خدا بفرست ئاغاجان پارە نەداریم ئاغاجان فشک بدێ من ئەزانم ئەمانە کی بووکن ئەمانە مشتێتی هەڵدریاگە سوالکەرە گەڵدەڵپنە فاسدە جنایەتکارن تو فکرەکەیمانە کین ڕەفیقایەتی شەفایی چی پێژێ مەسەڵەن دەوڵەتە ئێرانی داڵدەی ئەمانی نەدایە و فیشکی پێیان نەدایە چ گویەکیان نەخوارد چه قەڵەتێکیان نەکرد دەوڵەتە ئێرانیان نەگرت یا چیان نەکرد کا کامەران تو ئیشی جوابەی تو بزانم چیان نەکرد بۆچی کاورایشی وعدەی شەفاهی بابیان هیچ شتێکیان ناتوانی بکەن هیچ شتێ نانەتوانی بەرگەیەکی مەرەخەسیش داواکە نەگەر ئێرانەکە خۆیان بەیان نەکردنایە ڕەحمە لە دایک و باوکە ئۆکەی پس ئیسرائیل لە قەرارگای ڕەمەزان بەرگەی مەرەخەسیە کردەوە ئیمزای کردە ڕۆژی یەک دانە دوو ڕۆژ دایانە نای بۆ ئیمزایە کابرا لەوێش بوو نەیە کرد سەرگروبانە نازانم سەرگرووانە چییە وەڵا ئاغا نووسووە کاک پێمان خۆشیەکە لەوایە ئیسا ئەم دوو داوایە ئێرانەکان ئەم دوو داوای هیچیان جواب نەیاونێتەوە داوای سێهەم هاتە پێشوو داوای سێهەم کە جەبهەیەکیان بۆ بکەنەوەڵێ ئێرانیەکان بیانووی هێنایەوە بۆ ئەمەش ینی ڕەفزیان کرد ئەڵێن لە وەڵامەکەیانە ناومێدیان کردین بۆ هەردوو داواکە جەبهەکە و شاخی پشتۆمان بۆ بگرنەوەمانە ناومێد بوون ئەڵێ ئەم هەڵوێستەیان پێچەوانەی ئەو ڕێککەوتنە بوو کە لە کاتی خۆی لەگەڵ لایەنە ئیمزا کرابوو باشە درۆ ئەەکەی لە قەبرە باوکە بێشەرەفە خوا ڕێککەوتنی کە تۆکیانە تەکیانە اتفاقێکی لەبەنی دوو دەوڵەتا بوو نانا ئەجازە بدە بزانە کاکەگیان ئێشێ ئەمە بێت سابتی بکات ئەمانە ئەوەنە وەزن و قورسایی بووگن و دەوڵەتە ئێران احتیاجی پێیان بووگە کە دەوڵەتە ئێران بۆ متقاعد مەسەڵەن تۆ ئێران نەچوایتە کوێ چویت مەسەڵەن تۆ ئەگەر دەوڵەتە ئێران پشتی نەگرتایتە ئەسڵحەت پێ نەدایە چیت ئەکرد وەکو چریکە فەداییەکان وەکو مجاهدینە خەڵقە دەورانە شا خانە تیمی دروسە کرد لە سلێمانیا واتە کرد ئەرێ دەوڵەتە ئێران داڵدەی نەدایتا چیت ئەکرد ئەمە سوالێکی گەورەزیشی جواب هیچی نەکرد هیچی نەکرد تۆ چه من ئیستا کاورای نۆکەریمە کاکا کامران چه پێویستەکە احترامیشی بگرم نۆکەرە مەسەڵەن تۆ کەس ئەوێنیت هەر لە ئیستۆ ماستاوەکا بۆ بارزانی بوومە قوروانت و نۆکردم و ئەو سەرۆکەکەم و بارزانیش مەحەلی نانیت بۆ بینێ کاورا خەریکە ئیشی خۆیەکە کاورا خەریکە نۆکەری خۆیەکە بارزانی ئەزانی پارە بە کێدا بارزانی پارە بە ئەلفانە قانەعی فەردەدا بۆ چون ئەلفانە قانەعی فەرد کتێ و ئەنووسێ لەسەری داگرێ لەسەریە لەژێ خۆی جاشە باوکی جاشە گەوا بووگن ئەوامە لە سپا بووگن نێچیروان بارزانی وە پەلەپەل 100,000 دلاری بۆ هەنێری بیکە لە ڕێی خوا کۆی کرد ها تۆ لە کەسێ بزانە براکەم یاوەتە متحدەیە ئەمریکا لەگەڵ کەسێکا مەعامەڵە ئەکا کە لێ بترسێت کە بتوانێت تهدید بێ لەسەر ئایاڵەتە متحدەیە ئەمریکا دەی تۆ هەر لە ئیستۆ نۆکەرە ئەمریکا بۆچی ئێشێ دڵت تۆ ڕاهگرێ بۆچی دەوڵەتە ئێران بۆچی ئێشێتەکە تۆ قەرارداد ئیمزاکە تۆ کەی خولەپی زەیهی
کڵاو سووری تۆ کەی لەشکرە زرەهید شاهزادەی تۆ کەی هەچین کاورایە دێهاتی گەڵدەڵپنە جنایەتکاری وا هاتگی نۆکەریە دەوڵەتە ئێران ئەەکەی ئومەتە کوردی نابوو دەکەی دزی ئەەکەی چەتەیی ئەەکەی جنایەتەکەی نادومسی ئەەکەی لە وەسەتە ئەم شەڕە تۆ مزور ئەوسا لە ئیتالیایش عیدەیەک بوون مزورون قەرنە 15 هەر کەسێ گەرەکی و شەڕ بکە ئیستیخدامیە کردن ئێوە مزورن بۆیە جنایەتکارن پیا و کوژن دزن تەوەجۆکەی مەم کە دایکە خۆتان قەپگرتگە دەجار تەوەجۆت کرد پس ئەمە بە عەقڵە ئێمە ناخوا بانەوە بمایایسە تەکانمان بایە نەوە جواو ناتەوە مەلا بەختیار جواو باتەوە مەلا کەمتیار جواو ناتەوە دا یاڕۆژ نە داپۆسیاگەکەی جەلال تاڵەبانی کەنیشکەکەی ئیبراهیم ئەحمەد جواو بات و چی ناوە هەیڕۆ جواو باتەوە کاک پەیمان ئەو بە پێچەوانەی ئەڵێ بە پێچەوانەی ئەو ڕێکەوتن نامەیە بوو بەڵام لێرا پشتێکی خۆشتری تایە کە ئەڵێ لە کاتی خۆیدا هەر تاریخی نەوتووە مەسەن لە چەندی ساڵی چەنە ئەڵێ لە کاتی خۆیان لەگەڵیانە ئیمزامان کردبوو بزانە ئەمە نە بەڵگەی مێژوویە ئەمە پڕۆپاگاندای سیاسیە بۆ شاردنەوەی تاریخ چەپەڵە خۆیان ئەمە ئەگەر بەڵگەی سیاسی وایە ئاغا تەواو بەڵگەکانی ڕووە کرد مشتێ توڕەهاتی بەناوە بەڵگەی دەوڵەتە عێراقی ڕوو کردگە ئەگە کوڕی ئەوەی دەوڵەتە ئێران ڕووکە ئادێ ڕوویکە نێسە بە پێچەوانەی کامل لە چه تاریخێکە لە تاریخە ئەوەنە لە فڵانە جێگا ئەی چۆن دەڵپنەکان و تەختەقینپانەکانتان تێن وەشایەدی حاجی حەمعەلی مردگو وەشایەدی فڵانە کەسی خوا ڕەحمەتی و وەشایەدی فڵانە گشتی مردگە شایەتی ئەدام قارەمان وگە یان کابرای و دایکم وتوێتی وەڵا لە ساڵی بەفرە زۆرەکاتەوە لە دایک بڵێ ئەمە لە نەوشیروان کاکەنەوە تئۆریسیەنە سیاسی کاکەنەوە بۆ ئەو برادرانەی کە ئیسال قسەیان کرد و شکریان شکان مامۆسا عەبدوڵڵای مامۆسا نەسڕوڵڵای چێ بۆ ئەوانە بزانە کاک ناخوێندوتەوە تویانە ئەمە کاک نەوشیروان تویترمە ئاەتی قورئان ئەم پیاوە زۆر کاریزمایە زۆر موهیمە ئەم پیاوە غەڵەت ناکە ئەمە ئەدیبە سیاسیە ئەمە ئیتر گریندایزەرە هەموو شتێکە لێرە ئەڵێ لە کاتی خۆیان کە ئیمزایان کردووە ئیمزاکەشیان بۆ چی کردووە کاک پەیمان ئیمزاکەیان بۆ جاشایەتی کردووە بزانە هاوڕێگیان با من نوکتەیە کە پێبێژم کاک کامران دەرسێکی سیاسیت پێ بم لە دنیای سیاسەتا هیچ ڕێکەوتن نامەیەک تا زمانێک باڵانسە دەسەڵات نەوێڕایەت ناکرێت مثالە بۆ لێدەم دەوڵەتە عێراقی فشاری بۆ هاتبوو لەلایەنە ئیسرائیل و لەلایەنە ئەمریکاوە لەلایەن شای ئێران و جەزائیری ئیمزا کرد وانە بوو سەدام حسێن هاتە پشتە تەلەڤیزیۆن وتی قەراردادە جەزائیری دڕاند وتی غەڵەتتان کرد قبوڵە منیە نەی دڕاند مەگەر قەراردادێکی نێودەوڵەتی نەبوو نێودەوڵەتی بدڕانی وەختێ زانی هێزی لە ئێران زیاترە دڕان و حملەی کردە ئێران وابوو یاوانە بوو ئێشێ تۆ بە من بێژی تۆ لە کەی باڵانسە هێزە تەکە دەوڵەتە ئێرانیا یەکێ بووگە ئەغد و قەراردادی تەکتا کردەکە ئەمە یەک دوو دەوڵەتە ئێرانی ئەگەر قەراردادەکەی ڕعایەت نەکە ئەسڵن بێژین ئەغدە کردەکە دەوڵەتە ئێرانی ئەم قەراردادە ڕعایەت نەکا تۆ چیەکەی تۆ ئێشێ لەگرا ئەحرۆمێکە بێ فشار بێری بۆ ئێران چیەکەی چی دواوە دەسۆ بیکەین من نایدەم نانەتوانی لە قاسمە ڕەشۆ بچنە سەردەشت کاکە گیان من نایدەم چیەکەی لێم تێمبەرەوی ئەم کوژی دەسەڵاتم لە بین ئەوەی چی ئەەکەی هەچە لە دەست نایە تۆ ئێشی بێژی ئەحرۆمەکانە چی بوو کە دەوڵەتە ئێرانی تۆی بەکارەوەرد فرە مهم بووی تۆ قەراردادەکەیان لەسەر چی کردووە کاک پەیمان سەبارەت بەوەی کە ئەگەر لایە کەوتە بەر هێرشی عێراق لایەکەی تر ئەبێ بۆ یارمەتیدانی بچووبێ ئەگەر پێویستی کرد جەبهەیەشی تازە بکاتەوە بۆی گوشاری لەسەر کەم بێتەوە خەیلێ غەڵەتی کرد خەیلێ بێجای کرد کەواتە ئەمانە شەڕە جبهەیان کردەتە کە سەدام حسەینە و ئەمانە معامڵاتە دەوڵەتیان تەکاکردیابێ کووە لایانێکی تر کەوتە بەر هێرشە لایەن یانێ تۆ خۆتە بردە ئاستە دەوڵەتە ئێران یەک سەمومەن دەی تۆ کێوە 300 دانە پێشمەرگەی گەڵدەڵپنە جنایەت کارتەوە مەسەڵەن بچی داڵدەی دەوڵەتە ئێران بی تۆ کێی
کورە تۆ خۆت کەری یا بنەماڵۆ کەرن باڵانسەکەی وا لێ کردو ڕێک خۆی بە دەوڵەتی حساب کردو تۆ سەرکە تۆ ئەم فشە کابرا حکوومەتە حەلیمی واوە دەسۆ 500,000 نیروی مسلحی واوە دەسۆ ژ چارە ئێران ناکەین چارە تورکیە ناکەین چارە حەشت و شعبی ناکەین داوەشەی تۆ ئیستە چاری ناکەین بە 500,000 نیروی مسلحۆ بە چەکە میلانە ئاڵمانیوە هەر سەرەبەرەنی چا مابوو چەکە بۆ بەهنێرێ هەر سوودان مابوو چەکە بۆ سۆمال مابوو چەکە بۆ بەهنێرێ تۆ بەمە زات ناکەی لە بەرامبەر دەوڵەتە ئێرانیا وا تۆپ و تێگرێت دەمکەیتۆ چۆن هاوسەنگە دەوڵەتە ئێرانی بووجی و لە هەرکوێ پەلاماری ئەویان دائێمە بڕێنە یارمەتی و لە هەرکوێ پەلاماری ئێمە دریا ئێران بڕاتە یارمەتی تۆ سەیر ئەم چاخانە بکە ئەمە عەقڵ نایگرێ ئاغاگیان ئەژێ یەک شتێ بێژە عەقڵ بیگرێ کامەران بە من یانوت جنابت ماندووی ئیشی بڕۆیتە سەر کار چەند ساعتی تر تەشریف بووە 2 ساعتی ترە ڕۆم دەینا کاکەگیان تەشریف بووە بڕۆ بخەفە بەسە نەچووگە کە بڕوا سۆ حەشتی بیتمانە 2 سۆی چەسمان 3 سۆی چەسمان ئێمە حتا گەشتی نەخاڵە ئەساسیەکەی کە لێرە ئەمەی کە نووسیوێتی هەمووی چۆنەچی بۆ ڕستورانتێ نانەخۆی نانە بۆ هێنن لە پێش هەزاڵاتەیەکە بۆ هێننەی خۆی ئەمە هەمووی نەتیجەی ئەم پێش خواردنە نەتیجەی ئەمەی کە ئێمە کردمان کاکە کامرانە هەڵەبجەی ئەمە بوو ئێمە ئەزانین درۆیەکی گەورە لەگرا چاڵکریاگە و درۆکەمان بە نەوشیروان مستەفا دەرخست ئێمە ئەزانین هەڵەبجە سناریۆیەکی تەڕاحی کریاگە بۆ خاتری ئەوەی کە شەڕە ئێران و عێراقی پێلا بوون ومەتە کوردی پێ نابود بکەن و ئەم سناریۆ گشتیان لێ ئاگادارن نەوشیروان مستەفا تێ ئەی خونجنێ یعنی سابقەی تاریخی بۆ دروستەکە بزانە تۆ تێتە ئوروپا گەرەکتە کەیسبەی کەیسێ لە ئوروپا موفقە کە تۆ بتوانی سابقەی تاریخیەک لە سیاسی بوون خۆت بەی مەسەلەن تۆ لە پڕێکا ناتوانانی بێژی من بوو بۆ کوڕێ لە پڕێکە ئەم کەیسە ناخوا کەیسێ ئەخوا تۆ بێژی من باوکم لە فڵانە ساڵە ئەوەنا لە فڵانە جەریانە سیاسیا بوو باوکم گیریا ماڵە ئێمە باسی بارشە و بارسەلۆن و مادریدیان نەیەکرد باسی سیاسەتیانە کرد و من لە مناڵی فێرە سیاست بوو تێگەی و من خەتە سیاسیم کرد ئەوە من خوم بوو بە ئینسانێکی مبارز من بە تاریخی کاتێپەڕین کە بووم بەم کوڕە خۆ تەوەجود کرد لذا ئەم خەریکە ئەی خونجنێ تەوەجۆ بکە ئەم خەریکە ئەی خونجنێ بڕواتە ناوە زەهنە تۆ کە ئەم اتفاقە کە کەوت پلانە نێودەوڵەتی نەبوو سناریۆ نەبوو خەڵکە هەڵەبجە بکوژن بڕۆنە دواوە تا سۆڵحەکە بکەن ئەمە نەبوو و ئەمانیشە نۆکەرە سپای پازداران نیەن ها و ئەمانە مشتی جنایەتکار نیەن ها ئێمە دەرمان خست نەوشیروان مستەفا درۆکە و هەر شاهدی درۆکانیشی قسەکانی دارایی حاجی ئیبراهیمی چەرمەگا بوو و قسەکانی حەمەی حاجی مەحمووی ڕەهبەری حیزبی سۆسیالیستی حەسەک بوو درستە ئەمەی ئەگەر دانەیە کورد جواونەوە مستەفای نەداگەسۆ نەیداگەسۆ دلیلی ئەوە نییە لەم کوردەوارە هەرچی ئەو وتی قسەکانی دەقیق وگە ئیستا کوڕە حیزەکانی ماگن با کوڕە حیزەکانی قسە بکەن ئیستا گۆڕانە حیزەکانی تەرەفدارنەوە ماگن با جواوە من بەیانەوە ئادەی خۆزرم گوت بۆ مەلا بەختیار با جواوە من بەیانەوە ئادەی قسە بە شەکرە بڕم ئەوە نییە مەلا بەختیار لە مؤتەمەرە سوحەفێکە پرسیاری لەکەن کە بێتاقەتە بێ ئەڵێن بۆ تا نەوشیروان مستەفا مابوون نەتەوێرە ئەم قسانە بکەی چکە ئەمە کام کتێبەی نووسیوە نەوشیروان مستەفا هیچ کەسێ نەوێراوە لێ بپرسێ بڵێرە تۆ مە چیە نووسیوتە چکە ناخوێندۆتۆ چکە ناخوێندۆتۆ ئەسە عەقڵیان ناگاپێ ئەم توڕمەهاتەکە ئەم کێسی عەقڵە مردمەکە ناگاپی مردم فەرقە شەڕە جبهەی و گەریلایی نازانیت مردم نازانێ ئەم دەوڵەتە ئێران بۆشی تەکیەما ئیشی عەقد ئیمزاکە کاکە تۆ تەوازونە قوات نییە باڵانسە قوات نییە دوو وڵات وەختی باڵانسە قوایان نییە قەراردادەکان فەسخەکەن ئەمە دانێ کاکە جنابە تەشریف بۆ ئیستراحەت بکە ئێمە بەردەوام ئەبین لەسەر ئەم ڕەوەندی هەڵەبجە وەڵا حەزەکەم حتا ئەشتم بۆ سەر ئیش لەگەڵ هەنابوو بەڵام بەپای ساوانەی هەڵەبجێشی لاک بوون سەعات 3 لەوێ تەشریف وە کاکە کامەران من سەعات 4:30 لە ماڵەوە دەرەچم 4 بێ لەسەر کار بووم لە دوێنێ شەویشەوە نەخەوتوم سبەی شەو ئیمکانی هەست بە کاتی ئوروپا ساعتی 9 بۆ 9:30 دەست پێ بکەین چون منیش کارەکەم تۆ تۆ ئیسراحەت بکە
خەڵک با خۆی تەکی ئێمە هەماهەنگ ئەگەر تێتەوە ماڵ چۆرتێک بدات و نەوزێک بدات ئستراحەتێ بکات ئێمە 9 بۆ 9 و بە کاتی ئوروپا دیبەیتەکەین زۆر باش لای ئێوە خۆش شەوتان شاد شەوتان خۆش خواحافستان